وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. بەردەوامین لە بەرپاکردنی دادگاکانە هەڵەبجە، دادگای 16 دادگاهە قیامەتیانە هەڵەبجە. ئەم بەشیان اختصاص دەین بە حزبە دموکراتە کوردستانە ئێران و نەقش و ڕۆڵی کە مەشیایە بیگێڕایە و نەگێڕاند و کاکتاهای هەورامی بەشدار ئەوێت لەم بەشەیانە. ئێمە لە سەرەتاوە وتمان بەڕەسیکردنە زەوایای جۆرا و جۆرە جینۆسایدە هەڵەبجە مێژوویە مستەتەر و نهێنی 100 ساڵەیە داگیرکاریە سیستەمەتیکە نووسینگەکان بە ناوی دەوڵەت یعنی کۆرپۆریشنەکان لەسەر سەرزەمینە کوردەوارە مشەخەس ئەوێ بۆ ئەوەی کە public opinion یان ئەفکارە عمومیە مردم خەڵکە کوردەوار باشتر بتوانێت قەزاوت بکات، هەڵی بسەنگێنێت و حکم بدات بۆ مێژوویەکی نەنووسراو، بۆ مێژوویەکی چەواشەکریاگە خەفەکریاگ، بۆ مێژوویەکی مستەتەربووگە 30 ساڵەی ڕابردوو. ئێمە ئێشێ ئاگادار بین، ئامادە بین و تەیار بین و معلوماتێکی دروست و حسابیمان بوێت بۆ دانە بڕیار. هەروەکو سەرەتا شارەمان پێکرد، دادگاه هەڵەبجە تاریخێکی مستەتەری 100 ساڵی ڕابردوو بە تەوتەئەی نظامە سوڵتەیە جەهانی بەرعەلەیهە سەرزەمین و کوردەوار و ئومەتە کوردی دەرئەخات لە هەرچی بەشێسی. شاید ئەگەر سنگومن نەبوایە لە بەرگوزارکردن ئەم دادگا، ئێمە فقط تکرارە موسیبەتمان بکردایە و خاتراتێکمان تعریف کردایەتەوە. هەدەف دادگای هەڵەبجە ئەوە نییە بە تەنهایی ئەبعادە جۆرا و جۆرە ساتەکانم مەرگ و ساتەکانم مەرگە ملیۆن جار تیکە کریاگە تا بە ئیمڕۆ فقط بەڕەسیکە، بەڵکو هەدەفی ئەوەسە مشەخەسی بکات ئەم جنایەتە بە کامە هەدەف، لە بەرامبەرە کامە تاوانە، بە دەستە کێ، بە ئەمرە کێ لە ڕەوەندێکی تاریخیا ئەتوانێت لە چەند ساعەتێکە هەڵەبجە بخوڵقێنێ، بەردەوامی کە و لە قیامەتیان بیان هێڵێتەوە. ئەوەی کە ئێمەمانان ناتوانین حکم بدەین بەهۆی ئەوەسە کە ئێمەمانان معلوماتێکی پەراکەندەمان سەبارەت بە دنیای ئەمڕۆ هەست. ئێمەمانان ئەوەی کە ئەیزانین شتێکە کە تبلیغ کریاگە، پرۆپاگاندایەکە کە بەسەرمان ناکریاگە و بۆیە ئێمە لە بنە مەسائل و لە عمق مەسائل تێناگەین کە ئەگەینەوە سەرە ئەسڵی تەرین کرۆکە ئەم داستانە و مجرمانە جنایەتکار ئاگاهانە ئەم مێژوویان خوڵقاندگە سەحمە ئەسڵیان دوژمنە ناوخۆ، ئەعزای ناوخۆ و کەسانێکن کە خۆیان منتەسەبە بە کورد ئەکەن لە ژێرە ناوە نیروهای گریلایی و ئەحزاب مبارز تحت ناوە شۆڕشگێر بۆ چمکێک بە ناوە کورد، بۆ ملەتێک بە ناوە کورد، بۆ سەرزەمینێک بە ناوە کوردەوار کە ئەوان بە کوردستان ئەویش بە پەسوەندەکەی ئێران و عێراق و سووریە و تورکیە بەحسیەکەن. ناسینە ڕۆڵە ئەمانە ئێوەمانان ئاگاهتر ئەکاتەوە کە چۆن ئەتوانن حکم بدەن. ئێمە لە بەڕەسیە جەنایاتە هەڵەبجە و جینۆسایتە هەڵەبجە بەم خاڵە گەیشتین کە بێخەبەری ئەتوانێت یەکێک لە ئەواملە سەرەکیە خوڵقاندنە جینۆساید بێ. بێخەبەری لەوەی کە کەی لە چه ساتێکە کێ قەرارە حەملە بە تۆ بکە و چۆن قەرارە هێرش بە تۆ بکە. وەکو ئەوەی کە ئێمە بەحسمان کرد، حزب شوعیە عێراقی
مجرم و دەستی هەز لە تاوان و ئەم جینۆسایدە بە خەبەر نەدانە بە مردم، بە ئاگاه نەکردنە مردم. هەروەکە لە تەعقیبە بەشەکانە ترا ئێمە بەم نەتیجە گەین نەبوونە معلومات، نەبوونە ئاگاهی ئەبێتە هۆی ئەوەی کە ئێمە نەتوانین بە قەتعیەت و بڕیار بدەین. وەختێ نەتوانین بە قەتعیەت و بڕیار بین، واینە ناوە خەوف و ڕەجا و ناتوانین لە لەحزەیە بحرانە تەسمیمە دروست و بڕیارە دروست بدەین. هەروە کە ئێمە لە بەشەکانە پێشووترە بەم نەتیجە گەین کە ئومەتێک کە نەزانێت دۆست کێس، دوژمن کێس، خاڵێکی جەوهەریە کە توانی گێسی ئەم جینۆسایتە بخڵقێنێ، قیامەتیان دروست بکات، بەردەوامی بکات و تا بە ئیمڕۆ بێتی. هەر بۆ خاتری ئەوەی کە ئێمە بتوانین بڕیارێکی دروست بدەین، دەبێت ئێمە لەگەڵ مێژوویەکە بە تاریخ بینەوە. وەختی یەکێتیە نیشتمانیە کوردستانە عێراق، پارتە دموکراتە کوردستانە عێراق، حەزبە سۆسیالیستە کوردستانە عێراق، حەزبە دموکراتە کوردستانە ئێران، کۆمەڵەی شۆڕژگەی ڕەزەحمەتکێشان، حەزبە کۆمۆنیستە ئێران، PKK پارتی کرێکارانی کوردستانی تورکیە لە جێگەی متتەهەمینا دانیشتگن و لە ژێرە ئتتهامە گەورەی خیانەتە سیستەماتیک بە ئومەتە کوردی و مشارەکەت و گێڕان ڕۆڵە سەرەکین لە نابوودی ئومەتە کوردی، میراسە فەرهەنگی، میراسە تاریخی سەرزەمینی و نابوودیە فیزیکی ئینسانە کوردی، دەبێت ئێمە ئاشناییەکمان هەبێت بە چۆنیەتی ئەستراکچەرە حیزب گریلایی، شەڕە گریلایی و کاربوردەکانی. تا ئەو وەختە ئێمە تێنە سەر حیزب دموکرات و ئیژین حیزب دموکرات بەرساختەیە دەسە دەوڵەتە ئێرانی، پارتە دموکراتە کوردستانە عێراق، یەکێتیە نیشتمانی، هێزە سپای قودس، PKK هێزە سپاهە قودسە، هەدەف لە دروستکردنیان، بەرپاکردنیان، لەسەر پێهێشتنیان نەک هەدەفە ئینقلابیە مردمە کورد، بەڵکو ئیرادەیە نابوودگەرە داگیرکەرانە سەرزەمینە کوردەوار بووگە. داگیرکەرانە سەرزەمینە کوردەواریش کۆرپۆریشنەکانن، کۆرپۆریشن هایەک کە لە ژێرە ئەساسنامەیە ناسیۆنالیستیە دەوڵەت ملەتەکانە تورکیە، ئێران، عێراق و سووریە پنهان بووگەن. بۆ ئەم دەرسە واجبە، بۆ ئەم دەرسە ئێشەی بدرێت لە تاریخە، ئێمە محاولە ئەکەین بە بەشداریە کاکتاهای هەورامی. ئەلبەتە لەم دادگایەنە من و کاکتاها هەرتکمان مشارەکەت ئەکەین، بەو مەعنا کە منیش لەگرا خەریکم بە عنوانە مجری کارشناسێک لە تەنویر زەهن ئێوە، لە شەفافکردن و زەلالکردن زەهن ئێوە ڕۆڵ ئەگێڕم، بە تایبەتی لەم دیبەیتە. کاکتاهای خوسرەوی، کاکتاها هەورامی ئەگەر مەوجودن ئەتوانن بەشدار بوون، ئەگەر نا پێتان خۆشە من بەحسەکە ئیدامە بدەم و ئێوە لە هەر کوێ کاکە گەیی بە شەواهدەکە دەست پێ بکەن، چون من ئێشەی لەگرا تاریخێک لە مبارزاتە گریلایی بەحس بکەم، بێژە مبارزاتە گریلایی چه شکلیە، بە چه سوورەتێکە و ئێشێ چۆن جێبەجێ بکریایە. خب زاهرەن کاکتاهای هەورامی تەشریفیان لێرە نییە و من بەردەوام ئەوم تا هەر کاتێک کە کاکتاها ئامادە بێت و تەشریف بێرێت. ئەکسەریەت ئێمەمانان بەڵێ فەرموون کاکتاها.
کاکتای هەورامی وەختت بەخێر بەخێر بێ. سڵاو کاک پێمان، شەوت باش، ماندوو نەبی. سڵاو بۆ بەشداربووان هەروەها ئەو کەسانی لە داهاتوویشە بەشدارە بن. کاکتای هەورامی من بۆیە ئێوەم هاورد چون هەنووز مقدمەکەم تەواو نەوگە. نا فەرموو توانی جەنابەت ئێدامە بە من گوێگرم هەتا ئەلبەتە حزورە ئێوە مهم بوو لەگرا بۆ خاتری ئەوەی کە دیبەیتەکە لەم مقدمات و نەفەرە بێ. بۆ جنابەت کەسێکی بە ئەزمون و بە تەجروبەی لە شەڕە گریلاییە. خۆ ئەمانەی کە من مەترەحی ئەەکەم ئەو بەشەی کە جنابەت نایزانی ئەتوانی بێژی تا ئیستا نەمزانی بوو، ئەو بەشەی کە ئێشەی وابێتە ئەتوانی بێژی دەبێت وابێت، ئەو بەشەی کە وانە بووگە بۆ چون ئیستا ئێمە کە تینە سەر ڕۆڵە ئەمانە تا ئێمە مشخصی نەکەین کارکردە ئەمانە چییە. بزانە کاکتای هەورامی تا تۆ نەزانی ئەو شتێک کە ئێمە پێئێژین فەندەک، ئینگلیسی پێژن لایتەر، یارانە کوردەوارە داگیرکریاک لەلایەن عێراق پێژن چەرخ، بۆچی خاسە، بە چه کارێک تێ، چۆن ئستفادە ئەکرێت. تۆ ناتوانیت دەرمۆرد فەندەک بۆ کەسێ قسە بکەی هەر لە خۆت و بێژی فەندەک، کابرا ئێشی یە تەسەورێکی لەم فەندەکە بوێت لە زەهنیا تا بفەهمێت تۆ احتیاجت بە ئاگر هەست و ئەم وەسیلە ئەتوانێ ئاگر دروست بکە، ئاگرە بچووکێک کە تۆ بتوانیت ئاگرە گەورەیشی پێ دروستکەی. پس لە خۆت و بێژی فەندەک هیچ معنایەکی نییە. تۆ وەختێ لە خۆت و ئێژی شۆڕش، شۆڕشگێڕی، حیزب، کورد، کوردستان بۆ کورد، وەختی تۆ ئەمانتە تعریف نەکردگە فکر ئەەکەی تۆ ئەمانە بەدیهین و تۆ چاوت پێکەوتگە، فکرەکەی هەر جۆرێک ئەمانە هەڵس و کەوتیان کردگە ئێشێ واوێتە و دیسیپلینەکەی وابوێ. وەختە خۆی ژێ لە منتەقەی جوانڕوا کاورایەک بوو، حمەیمی بەگی ناوە هەر ئەو ساعتی بوو. خەڵک لێ پرسی حمەیمی بەگ ساعت چەنە؟ ئەی و مەیلە خۆمە، بێژم چوارە چوارە، بێژم پەنجە پەنجە. یعنی خۆ تۆ ناتوانی بزانی کە من درۆ ئەەکەم، مەیل منە فەقە من ساعت مەس. تەوەجۆ بکە مەردەمە ئێمە چوون تا ئیستە ئەوەی کە بیستی گیانە لە تریبونە ئەم حیزبانە بووگە یا دەوڵەتەکانە بە ئیستلاح مخالفیان کە ئەمان لە بەرامبەری شەڕەکەن، معلوماتێک کە هەسیان معلوماتێکی دروست نییە. کاک دۆناڵد کەرهۆڵ سیمبا عەجەب ناوێ با حاڵێک. ئاغی گیان ئەگەر جنابەت گەرەکتە قسە بکەی پەیوەندی بکە بە کاکتەهای هەورامی کە بتوانی لە دادگاکانی ترا بەشدار بیت، یان بە کاک کامەرانە هەمەنووری. من کۆتاه دەست پێ بکەم کاکتەهای هەورامی، ئەوەی کە پێی ئێژن جەنگە گریلایی یا شەڕە گریلایی یا شەڕە چریکی، یعنی شەڕە نامۆنەزەم، یعنی شەڕە ئەیدەیەک کە یۆنیفۆرمیان نییە، کە تەدارکات و لۆجستیکیان نییە، تەوانە مقابڵەیان لە جبهەیە شەڕان نییە و ئەڕۆن دەست ئەوەشێنن و دەرەچن، دەست ئەوەشێنن و دەرەچن. مێژووی ئەمە معلوم نییە لە کەی تاریخ و دەست پێیەکە، بەڵام تەمامە شەڕە خێڵەکان و قەبایلە تاریخ شەڕە گریلاییە. تەمامە شەڕەکانە عەشایر، قەبایل یا هۆز و خێڵەکان شەڕە گریلاییە. بۆ یەک ئەمانە یۆنیفۆرمیان نییە، لە ژێرە قانونێکی واحدا کۆنە بووبنەوە، تربیەتێکی واحد نەکریاگەن و بۆ ئەهدافێکی دەوڵەتی استفادە نەکریاگەن. ئەمە تاریخێکی توولانی هەست. لە تەعقیبی ئەمە تۆ تەمامە شەڕە هۆزەکان قەبایل تاریخی بە شەڕە گریلایی ئەتوانی پێناسە بکەیت، تا ئەمەی کە ئەگەیت بە دەورانە یەک سری دەوڵەتێک ئەمانە پێژن دەوڵەت هەیە کە ئاغازە تاریخ بوون، یۆناان و ڕۆم و ئەمانەی کە بەحسیەکەن. ئەوەی کە ئیمپراتوریەتە ڕۆم لە بینەوە شەڕەتەکە بەربەڕەکانە. بزانن ڕۆم دقیقەن وەکو ویڵاتە متحدەیە ئەمریکاوگە، ڕۆم هیچ دژمنێکی لەسەر سنوورەکانی خۆیانەوەگە، هیچ دەوڵەتێنەوەگە بتوانێت تهدیدیکە. وەلی کێ تهدیدی کردگە؟ دژمنەکانە داخڵی، یعنی مللێک ئەم بە کۆنتڕۆڵە خۆی دەری هاوردەگە. لەگرا کێ؟ بەربەرەکان. بەربەرەکان هیچ وەخت شەڕە جبهەیی تەکە ڕۆمان ناکەن.
بەڵکو دەست ئەوە شێنن لە جێگەهایەکە کە ئەتوانن مەسیرە دەسەڵات بەرەو سەختی بوون تا ئەگرا لە یەکتری تێگەین. ئەوەڵین اتفاق گریلایی کە بە شێوەی مدرن اتفاقە کەفێ و منیستە فەرقەکەی دائنێم جەنگە ئستقلالە ایالاتە متحدەی ئەمریکاست. جەنگە ئستقلالە ایالاتە متحدەی ئەمریکا شەڕ گریلاییە، ئەکسەرەن شەڕ گریلاییە. دروسێ شەڕ جبهەییان کردگە، ئەمما بریتانیا لە شەڕ جبهەیە یەکدەح شکستی خوارد و بریتانیا تەوانیشی بوو کە ئیدامە بدات و بە ئەمانە نێڵێت و ئیجازە نەدات کە ئەمانە بیوەنە بێت. من ئەم تاریخم ئەجەلەوت گەرەکمە بگەم بە سێ نقطە. تەفاوت و فەرقە فيما بین شەڕ گریلایی کە لە چوارچێوەی کۆچەریەکان و هۆزەکان و خێڵەکانە قیم بوون تەکە شەڕ گریلایی جەدیدە چییە؟ فەرقەکەی چییە؟ فەرقەکەی وا لە سێ بەشە: سیاست، پرۆپاگاندا و پابلیک ئۆپینیۆن. سیاست، پرۆپاگاندا و پابلیک ئۆپینیۆن يعني چی؟ ئەمە يعني چی؟ يعني أحرم سياسات، يعني أحرم التبليغات والبروباغندا چه گریلا بیکە بەر عەلەیه دەوڵەتێکی مستەقەرە قودرەتمەند، چه دەوڵەتە مستەقەر بیکە بەر عەلەیه گریلا. و مهمترین بازیگەرە ئەم مەیدانە ئەفکارە عمومیە مردمە. ئەوەی کە بوو بەهۆی ئستقلالە ئەمریکا ئەمە نەبوو کە دەوڵەتە بریتانیا شکستی خوارد لە مردمە ئەمریکا. دوو عامل موجود بوو. یەک، شخصێ بە ناوی تۆماس پین کتێوێکی نووسا بە ناوی کامن سنس، عەقڵە سەلیم، توانی ئەفکارە عمومیە مستەعمەرە نشینە ئەمریکا بێرێتە پشت ئەم شەڕە گریلاییە. ئەمە یەک. پس ئەفکارە عمومیە مستەعمەرە نشینەکانە ئەمریکا وا لە پشتە شەڕەجە گریلایی کە بێسێ بەر عەلەیه دەوڵەتێکی قودرەتمەند ئیمپراتۆریەتە بریتانیا. وەلێ ئەوەی کە شەڕەکەی تەواو کرد کێ بوو؟ بزانن ئەوەی کە شەڕەکەی تەواو کرد ئەوڵەن یاڵەت بریتانیای کەبیر وەختێک لە شەڕەکەی ئەمریکا شکستی خوارد لە شەڕە جبهەییەکە، هەنووز هەزاران هەزار سەربازی لە خاک ئەمریکا بوو، هەنووز ئەوەنەی قودرەت و پوڵ هەبوو بتوانێ هەزاران هەزار سەربازی تر لە جێگەکانی ترا بەسیج کابەر عەلەیهیان. ئەی کێ پایانی دا بە شەڕ؟ پارلەمانە بریتانیا. و پارلەمانە بریتانیا تەسمیمی کرد کە ئیتر ئیدامە بەم شەڕە نادا و ئستقلالە ایالاتە متحدەی ئەمریکا اتفاق کەفێ. خب ئێمە لەگرا زانیمان سێ عامل بسیار مهمە: سیاست، پرۆپاگاندا و ئەفکار عمومی. بینە ناوە قەڕنە بیستۆم، بینە ناوە دەورانێک کە جەنگهای چریکی منجەر بە دروستکردنە قودرەت ئەون. ئەم جەنگانە چ بەر عەلەیه قودرەتە مەرکەزی بێت، چ بەر عەلەیه ڕاماڵینە قودرەتێکی ئیستعماری بێ. با من یەکسەری نمونە بدەم. چین، ماوتسەتونگ. ماوتسەتونگ قسەی فرە مهمێکی هەست کە من ئیسە بەحسی یەکەم. بزانن کاک من بۆخشە دەنگێک تێت لەو دەوروبەرە دوو دەنگ تێت بۆ من. یعنی چۆن دوو دەنگ تێت؟ خشە خشتێ نەوەڵات دەنگەکەی تۆ بزانە لەو دەوری بەری تۆ اینێ تەلەفۆنێک کار ناکات، دەنگەکەی دوو جار تکرارەوێتەوە. جدەن؟ ئەوەی سە باش بوو. با ئێستا خاسە کاکەن. نا دەنگ خراوە لە لای ئێوەیش. ئیسە دەنگەکەی من خۆم هاتەوە بۆ من. ئادەوە مشکڵ لە ئێوەس کاکەتا. ئێوە تەشریف وەنە دەرە و دووبارە بێنەوە. باشە دێ فەرموو جەنابەت قسەکانت ئێدامە بە تا من تا ئەو کارە بکەم. ئادێ ئەخ بڕۆیتە دەرە و دەنگم کزەوی. دەی چی بکەم من ئەوەی دەنگی بڕۆنە دەر و تەشریف بێنەوە سەریع. بڕۆنە دەر لە دیبەیتەکە و بێنە ناوە دووبارە.
باتەڵین کاک تاهای هەورامی تەشریف بێرێت. کاک تاها تەشریفتان هاوردەگەڕم. خب متاسفانە هەنووز کاک تاها نهاتکەوە، دەنگە من زەعیفە، وەگەرنە من بەردەوام ئەبووم لەسەر قسەکانم. من دەنگم کزە. ئەگەر دەنگم کز نییە با بن بەردەوام بم، معلوم نییە کاک تاهاکەی تەشریف تێرێت. هیچ واکنشی نییە. کاک تاها ئەگەر مشکڵێک هەز لە جنابتە گشت کەسێژێ دەنگ خاسە، ئەگەر مشکڵە هەز حتمما هەنسفریەکەت ئەتوانی بعدەن دەربێری. ئیسە باشە، بەڵام لەوە پێش دەنگی جەنابەت هەنی قسەکانی کە چەند سانیە لەوە پێش کردبوو دیسان تکرارە بووە. بەڵێ ئەرزم بە حوزورتان کە ئێمە بەحسە ماوچەتونگمانە کرد. ماوچەتونگ بۆ لەشکەرەکانە خۆی و بۆ نیرویە گریلاییە خۆی یەکسری قسەی کردگە تاریخیەکێک لەوانە ئێژێت کە چریک وەسە ماهی بچکۆلە لە ناوم، وەسە ماسیە بچکۆلە لە ناوم مردما و مردم وەسە ئاو. تۆ ئێشێ دەرەجەی حرارەتە ئەم مردمەت بوێ تا بتوانی بمێنی تۆ. بۆیە ئاغای ماوچەتونگ یەکسری قەوانین دائەنێت بۆ گریلاکانی و پێیان ئێژێ the rule of discipline. چوە هەشت دانن. یەکی ئەوەی کە ئێوە هەرچیەک لە مردم ئەسێنن پوڵەکەی بن. دەست بۆ ژێنە مردم مەوەن، نزیکە ماڵەکانە مردم مەکەونەوە. نەک بۆ خاترێەوەی ماوچەتونگ پیاەکی فرەخاسە، لەبەر خاترێەوەی ماوچەتونگ ئەزانێت و خۆیشی ئێژێتی تۆ شەڕ بۆ دەستکەوتە سیاسی ئەەکەی. تۆ ئیشێ ئەفکارە عمومی مردمت لە پشتاوێت تا بتوانی شەڕ گریلایی بکەی. ئەمە قسەی ماوچەتونگە. ئەمما ئێمە شاهدین بۆ ئەوەڵین بار لە 1950 چێ گووارە و فیدل کاسترۆ ئەتوانن دەوڵەتە باتیستا بخەن. نیرویەکی چەند ساڵ نەفەری نامونەزەم بدون تەجهیزاتە کافی ئەرتەشێکی قودرەتمەندی 40,000 ئەخەن. و لەوێ ئاغایە چێ گووارە تەبدیل ئەوێت بە سمبۆلە چریکی و مبارزاتە چریکی. ئاغای چێ گووارە ئەڕوات بۆ کۆنگۆ لەو دوا بولیڤی، نە لە کۆنگۆ سەرەکەوێت و نە لە بولیڤیا، و لە بولیڤی ئەیکوژن. بۆ ئاغایە چێ گووارە تەبدیلەوێ بە سمبۆلە جەنگهای چریکی دلیلی هەست. دلیلە جەنگە کوبا با بمێنێت. یەکێک لە دەلایلەکەی ئەمە سەکاغای باتیستا ئەسڵەن محبوبیەتە عمومی نییە. ئەفکارە عمومیە مردمە کوبا حەزی پێ ناکە. هیچ توجار و بازرگانان و کەسەبەیە کوبایش حەز بە باتیستا ناکەن. عەقەبەیە مردمی نییە، مەشروعیەتی نییە و مردم حەزی پێ ناکەن. ئەمما لە کۆنگۆ ئەمە اتفاقە ناکەفێ، لە بولیڤیش ئەمە اتفاقە ناکەفێ، چۆن دەسەڵاتە بولیڤی نۆعێ مەشروعیەتە مردمی هەست
وە چگوارە هیچ موفق ناوێ خەڵکە بولیڤی ئەیفرۆشن هاوکاریەکەن تەکە ئەمریکا و تەکارتەشە بولیڤیا و ئاغای چگوارە کۆ ئەەکەن و واغای چگوارە کوچرێت متقاعدە ئێمە شەڕە مالیمان هەست شەڕە ئەلجەزایرمان هەست و بەرخوردهایە کە هەر کام لە دەوڵەتە فەڕەنسا و دەوڵەتە بریتانیا نسبەت بە نیروهای گریلایی ئەیکەن لە جەنگە ئەلجەزایرە ئەوەی کە باعثە ئستقلالە ئەلجەزایر بوو ئەفکار عمومی مردمە فەڕەنسا و نەبەتەنهایی شەڕە مردمە ئەلجەزایر بۆ چون دەرکەوت کە ئەرتەشە فەڕەنسا بۆ خاتری ئەوەی کە بتوانێت جواو باتۆ بۆ عملیاتێک کە ئەلجەزیریەکان ئایان کرد بەرامبەر بە مردمە عادیە ئوروپایی لە خاکە ئەلجەزایرە ئەمانە شروعیان کرد بە دەستگیریە وەسیع بۆ خاتری ئەوەی حمایەتە تەبەقەیبانە فەڕەنسا بۆ خۆیان ڕابگرن و لەوێ شروعیان کرد بە شکنجە مەسەڵەن شکنجەکانە جەمیلە بۆ پاشا خوێندنیە بیخوێنیتەوە چه شکنجە هەیە کریاگە و ئەنوا و ئەقسام لە شۆکە ئەلکتریکی گرتگە تا واردکردنە بوتری و واژەنە خانەمە جەمیلە بوو پاشا و ئەمساڵهم بەرەبەرە ئەفکار عمومی فەڕەنسا زانی ئەرتەشە فەڕەنسا لە طریقە چەپەکانە فەڕەنسا زانی ئەرتەشە فەڕەنسا بەناوە ئەوان و خەریکە جنایاتێک ئەکا کە ئەسئسە ئاڵمان وە گشتاپۆنەی کردگە ولذا ئەفکار عمومی فەڕەنسا حمایەتە خۆی لە دەوڵەتە فەڕەنسا و لە ئەرتەشە فەڕەنسا سەندۆ و ئەرتەشیانە فەڕەنسا مۆرد تەنەفر مردم واقع بوون ئەوە بوو کە توانی هەماهەنگ مبارزاتە مردمە ئەلجەزایر بە نقطەی خۆی بگەێنێ ئەمە داستان لە مالی و نەوع التعامل لە بریتانیا تەکە مالیە فەرقی کرد ئەوەی کە مهمە ئیشەی ئەمانەوێتە لە دەوران جەدیدا جەنگە گریلایی لەسەر سێ عاملە سیاست پڕۆپاگاندا و ئەفکار عمومی سەوارە پس هەر عملیاتێکی نیروهای چریکی بۆ دەستکەوتە سیاسی یعنی جەذب ئەفکار عمومی بۆ حمایەتە ماڵی حمایەتە اقتصادی حمایەتە لۆجستیکی حمایەتە اطلاعاتی و حمایەتە نیرویی و فەردیە تاگرە لە یەکتری تێگەین کاکتا بەڵێ یعنی تۆ هەر عملیاتێکە ئەیکەی ئەم عملیاتە ئیشی دەستکەوتی سیاسی سیانی ببێ دەستکەوتە سیاسیەکە چییە؟ دەستکەوتە سیاسیەکە ئەمەسە یەک بنوع مشروعية حاكمية واتجيري سؤاله يعني چۆن تۆ لەو جێگانەی کە حاکمیت خەریکە زۆڵم ئەکا لە مردم و خەریکە مردم نابود ئەکا تۆ لەو جێگە ورود ئەەکەی و عملیات نظامی ئەەکەی ئەمە چه کارێ بۆ تۆ ئەکا محبوبیت تۆ لە ناوە ئەفکار عمومی مردم هاواتە سەر هەدەفت تۆ لەم شەڕە ئەمەسە چون تۆ ناتوانی لە شەڕێکی منەزەمە ئەرتەشێکی منەزەم بخەی و یەکێک لە ئەهدافت لە شەڕە گریلایی ئەوە بوو کە من لە ئیاڵەتە متحدەی ئەمریکا وتم چ بوو؟ تەغییرە سیاسەتە حاکمیەت بۆ چۆنیەتی هەڵس و کەوتکردن لە بەرامبەرە مردمێکا کە شەڕی تەکاکە یا نیرویەکی چریکیاکەیکە ئەمە اتفاقە لەکوێکەوت لە ئەلجەزایری شاکەوت لە ڤیەتنامی شاکەوت بەرەی زەدە شەڕە جەهانی کەوتە ڕێگەر وەبیرتان سەربازانی ئەمریکایی مۆردە تەنەفر واقع بوون بۆ خاتر جنایات و ئەبعادە جنایاتێک لە ئەمریکا خریا دەرەوە لەگران نەقشە ڕسانەی جەمعی مشخص بوو تەفاوەتی هەز ئەلبەتە شەڕەگیری لای تەکە تەرۆریزمە کە بەعدەن تێمەسەری بۆ من ئەمانە خەریکم ئێژم تا بفەهمی وەختی ئێمە ئێژین ئەمانە دەستکردە دەوڵەتانە منتەقەن و ئەم ئەواملە تۆ ئێشێت تەشخیص بی تا بفەهمی لەکوێ ئەمانە مشکڵیان هەست و لەکوێ ئەمانە هیچ کام لەمانە نەوگەن کە ئێژین یعنی کێ یعنی ئەم ئەحزابە پس ئێمە تەوەجۆهمان کرد کە نیرویە گریلایی نیرویەکە کە تەدارکات لۆجستیک منەزەم نییە شەڕجبهەیی ناکات تەدارکات و لۆجستیکی نییە یۆنیفۆرمی نییە و ناچێتە قاڵبە ئەرتەش
و ئەم ئەهدافێک ئینتخابیەکە دووشتە یەک دەستکەوتە سیاسی بەدەستێرێ مەشروعیەتە ئەو دەوڵەتەی کە تەکیا شەڕەکات لە بینی ئەوات کاکتە و لە ناوە ئەفکارە عمومیە محبوبیەتە خۆی ئەواتە سەرۆ با من ماجەرای مالی بێژم بۆ ئێژنوە بریتانیا کەفتارە پیر بۆ ئێژنوە بریتانیا کەمتارە پیر بریتانیا ئەو کارەی کە فەڕەنسا کردی لە ئەلجەزایر بە شکنجەهای وەحشیانە نەیکرد لە مالیە ئەزانی بریتانیا چی کرد لە مالی بریتانیا هەد لە مالیە ئەو مردمانەی کە زاقەنشین بوون پێپەتی بوون ئاوارەکانە چین بوون و نیرویان ئەدا بە ئەحزابە چەپە پارتیزانی بەرعەلەی ئێستەعمارە بریتانیا یەک کاری کرد ئەوانەی کە نەماڵیان بوو نە زندگیان بوو لە ناو حەڵەبی ئابادەکانە زندگیە کرد ژەنرال ئەرتەشە بریتانیا ئەوەڵین کارێکە کردی دەیان وە سەدان لا دەی محاسبەکریاگە لە ناو سیمە خارداڵ و کۆنترۆڵە بە ئیمکاناتە زندگی مرەفەه مەدرسە دەرمانگا دروست کرد و تەواوە نیروهایە مردمانە حاشیە نشینی کۆچدا ناویان خۆ مردمێک کە ئاو ساڵمی نەبوو خۆراکە دروستە ساوی نەبوو سەقفە دروستە ساوی لەبانە سەریان نەبوو بووە ساحەیوە سەقف بووە ساحەیوە مەدرسە بووە ساحەیوە دەرمانگا پس تۆ دیت لەگرا دەوڵەتە بریتانیا شروعی نەکرد بە قەتڵ عامکردنە مردم مالی بەڵکو مردم مالی کۆنترۆڵ کرد کۆنترۆڵی کردن دەوڵەتە بریتانیا هەواپەیماکانی هەڵەساند بۆ چریکەکان بەڵام بۆمبارانی نەیەکردن لیفلیتی فڕادا خوارە و کاغەز ئەی تەسلیم بوون ئەفوتانەکەین تەسلیم بوون ئەفوتانەکەین تەسلیم بوون بەعزێ ماواقع کاکتەها هەواپەیمای هەڵەساند بۆ تەهای هەورامی کە شەڕکەرێ خاسێک و هەواپەیما ئەگەیە ڕاستەری تەها و بڵۆنگۆ قاویە کرد تا هەورامی تەسلیم بووە نەتیەکوشن تا هەورامی تەسلیم بووە هەواپەیماکەەوە ڕاستەرەوە و ئەمە ترسێکی خستە وجودە تۆ بەم نەتیجە ئەگەیت ئەمە ئەگەرمەیدی بۆیە من نییە کوشت دەستی ئەنیاوە بووم یەکاوی خستە قەومان تەقەی لێم ئەکرد و ئەی کوشتم بەڵام نەیکوشتم تۆ ئێرادەت وردە و تۆ مەرگێکە ئەیتوانی بیکات ژیانێ بە ئەو قەرزار بووی لەذا ئەو دەم ڕێگە بێهودەست خاسی دۆزیدمەوە کاری بریتانیا ئەمە بوو بە بڵۆنگۆ قاوی لێ دەکرد تا تۆ تەسلیم بووی ئەمانە بۆ ئێژەم تا تۆ بفەهمی هەر دەوڵەتی چ شکلی تەکە نیرویەکی ئینقلابیە بەرخۆردەکە جا با بێنە سەرە چی ئەمە بە لەقەی فەعالیەتە مەدەنی نەورۆزبازی هەڵخستنەوە کۆڵبەربازی ئەمانە بە قەیەکتر تا تۆ بفەهمی ئەمانە گشتی تاکتیکە حاکمیەتە ئێستا با بێنە سەر ئەوەی کە من سێ بەشم مەطرح کرد سیاست پرۆپاگاندا ئەفکارە عمومی شەڕە گریلایی ئەشێم کارانە بکات تا گەرەکی وێ دەوڵەتی لە پێی دەربێرێ خۆی دەوڵەتێ بگۆڕێ ڕەفتاری بگۆڕێ و شتێک کە گەرەکی سی بێتە دەسی کاکتایە هەورامی ئەم ئەحزابە کە من ئێستا بەحسیانەکەم حاڵەتە شەڕە قەبیلەیە قەدیمیان هەست بۆیە وەکو هوونەکان قەتڵ عامەکەن تەجاوز ئەکەن ئاغای ئاتیلا عەسڵم بۆی مهم نێت و چۆن فکرەکەیت ئەو شەڕ خۆی ئەکا مردم خۆی ئەکوژێ دەسە خۆی ئەوە شوێنەوە دەرەچێ ئەمە تەکە دنیای مۆدەرنا بۆ شەڕە لە مقابڵە دەوڵەتێکە بە ئیدئۆلۆژیەک ناخوا نایوەڕێ با بێمە سەرە نوکتەیەکی تر تۆ شەڕێک ئەەکەی تحتە ناوە ئیدەیەک لە بەرامبەر دەوڵەتێکە کورد بۆ شەڕیەکرد لە بەرامبەر ئێرانە داگیرکەر بوو نەخێر کورد خۆی بە حیزبی دموکراتی کوردستانی ئێران حیزبی کۆمونیستی ئێران تعریفە کردەوە یعنی ئوسوولەن ئستەیتە ئێرانی قبوڵ خۆ تۆ وەختێتە کە ئستەیتە ئێرانە شەڕەکەی بە تایبەتی لە دەورانە ئەخیرە جمهوری ئیسلامیە دەوڵەتە جمهوری ئیسلامی بە ئینقلابی ظاهرەن مردمی هات کەسە سەرکار یعنی دارای مەشروعیەتە ئینقلابیە و ئەکسەریەتە قاڵە بە مردم ئێران وانە پشتە سەریە تۆ چۆن شەڕەگریلایی لەگەڵ ئەمەکەی خۆ هاوکات کە تۆ گەرەکتە شەڕەگریلایی تەکە ئەمە بکەی تۆ حیزبێکی کوردی نیەی کە ئیستا کورد بخەیتە بەرامبەر بە ئیستڵاح شتێ بەناوە فارس یا ئێرانی تۆ ئێرانیت
تۆ ئەوێنی لەسەر ئەوەڵین حرەکەتان لە حازە سیاسی تۆ دۆڕاندکتە، چون نە ئەتوانی مەشروعیەت لە حاکمیت بسێنی، نە ئەتوانی مەشروعیەت بە خۆت بدەی لە ناو زەهنیەتە مەردەمەکەی خۆتە. ئالەگراسە تۆ ئەوێنی نیرویە بە ناو جاش لە مقابڵت توە بە وفور بە هزاران هزار نەفەر پەیا ئەویت، چون کابرا ئێرانیە حەز ناکە بڕا بێتە نۆکەرە قاسملو، ئەوێتە نۆکەرێکی بێتە نۆکەرە خۆمەینی. بۆ بێتە نۆکەرە قاسملو؟ خودە قاسملو خەریکە سواڵەکە نۆکەریە خۆمەینی بکە، خۆمێنی وە نۆکەری نایگری لەبەر چه کارێکە؟ من بۆ بڕۆم بوومە نۆکەرە نۆکەری خۆم بەمە کوشت مستەقیم ئەڕۆم ئەومە نۆکەرە لێ خامنەی بەبەخشە خۆمەینی. تۆ ئالەگرا ئەمە بگرە، من هاتمە سەرە مەسئلەیە شەڕە گریلای، ئەمە بابێنە سەرە شەڕێکە کردیان. یەک ئەمەلیات بێژە کە ئەمانە کردیانە دەستکەوتە سیاسی بووگە، یەک ئەمەلیات. بۆ من وەختێ لە دەبێتەکانە هەڵەگەڕێمەوە ژن لە کوێی ئەم سەرزەمینە مردمە کورد احتیاجی بە تۆ بوو و تۆ حزورە بوو. لەکوێ بزانە یەک نیرویە گریلایی ئەگەر ئەفکارە عمومیە مردمی لە پشتانەوێت چەتەس جنایەتکارە و هیچێکی ترنی چەتەیەک ئەسڵحی گرکەس و دەست و یاخی بوو بۆ کەژانە و تەجاوزەکاوە کە نیشکە مردم و نانە مردمە خوا و دەرەچی و وەکرێ ئەگرن و مزورە و تەوەجۆکەی چی بەعس ئەوێت کە ئەم شەڕە مقدەس بوێت؟ ئەفکارە عمومیە مردمە بە کارهایە کە ئەم ئەیکا یەکێک لەمانە عملیاتە نظامیە. عملیاتێکی نظامیە ئەمانە بە من بێژە یەک عملیات کە بە هەدەفە سیاسی ئەنجام بووگە، یەک عملیات بۆ تا بتوانێت تەبلیغێکی گەورە بکە. مثالە دەم بۆت کوشتنە قازیەکانە دادگاهە ئینقلاب، تەقاندنەوەی دادگستەریە سنە، کرماشان، سلێمانی، هەڵەبجە، کەرکووک ئەیتوانی ئەو جێگانەی کە بێداد ئەکا بەسەرە مردمە محبوبیەت بۆ تۆ کەسبکە، محبوبیەت بۆ تۆ بێرێ، تو دەستکەوتە سیاسی بەدەستێری هاوکات کە خەریکی مەشروعیەت لە دەوڵەتە عێراقی و ئێرانی ئەسێنی. دەی وەختی تو خۆت ئێرانیت چۆن مەشروعیەت لە دەوڵەتە ئێران ئەسێنی؟ لە لەحاظە ناسیۆنالیستی و ناتوانانی بیسێنی، پس تۆ بەسیجە عمومی مردمە کورد ناتوانی بکەی. ڕۆیتە زاویە چیوە؟ ئیدئۆلۆژیوە، ئەو شیعەس من کۆمۆنیستم، ئەمە 2% جامعیشی تەکانیە. بۆیە ئەمانە هاتن کۆپی لە چی بکەن؟ کۆپی لە حرەکاتە چریکای مارکسیستی بکەن کە بە تەقسیمە زەمین لە بینە کشاوەرزانە حمایەتە کشاوەرز و جوتیار بێرن. ئەم کارەیان هیچ موفق نەبوو، بەڵکە بەشێکی ئەعزەم لە جەمعیەتە کوردەواری لە بەرامبەریانە قەراردا. تۆجۆکەی پس تۆ تا ئەم دقیقە ئاغای تای خسرەوی ناوێنیت شەڕێ بە ناوی شەڕی گریلاییە ئەحزاب شەڕێک بووێت دەڕاستای مردمە کورد بۆ مردمە کورد بۆ سەرزەمینە کوردەوار، چون هیچ هەدەفێکی سیاسی تعقیب ناکە، مشتێک چەتە مشتێک ڕاهزەن خەریکن پەلامارە خەڵکیەدەن. با بڕۆینە سەر ئوسولە ماوتسەتونگ. لە هەر کوێیەکە گەرەکتانە شتێک بخۆن پووری بدەن. کاکتای خسرەوی چەند دەرسە لەم پێشمەرگانە پوڵە شتێکە خواردگیانە داگیانە وەختی خۆیانە داوام لە ماڵە مردمە. ئێژێ دەسمەوەن بۆ ژنم مردم، دەسمەوەن بۆ ماڵە مردم. ئەمە ئاغای ماوە ئێژێتیا ما ئەو مسلمان نییە، ما ئەو مارکسیستە چینیە کۆنفوسیوسیە. بۆ چون پیا خاسەس نە پیا خاسە نییە دەرکەوت پیاش خاسە کوژی، چون ئەو گەرە کێسی کەس بە قدرەتە سیاسی بکە و ئەو معتەقدە کە ئێشێ تۆ دەرەجەی حرارەتە مردمەکە لە دەستاوی، تۆ ناوێ مردم لە خۆت متەنەفرکەی، تۆ ناوێ کارە بکەی مردم، تۆ ئیطلاعاتت لە مردمەگری، خۆراکت لە مردمەگری، نیرویە ئینسانیت لە مردمەگری. تۆ ئێشێ بووی تۆ محبوبە دڵ ئەم مردمە، قەحرەمانە ئەم مردمە، بازوویە ئەم مردمە و لە مقابڵ یا تەرەفە مقابڵ بکەیتە شەیتان. مەشروعیەتی لێ بسێنی تۆ دەی کاکتای خسرەوی لەکوێوە ئەمانە شروعیان کرد تعریفکەنەوە ئێمەی کوردکەین. بۆ من ئێژم ئەمانە ئەقەبەیە شەڕە عەشایرین. بۆ من ئەمە ئێژم بڕۆ بگەڕێ چه حەزب دموکرات چه کۆمەڵە چه پەکەکە
چه پارتە دموکراتە کوردستانە عێراق چ یەکێتیە نیشتمانیە کوردستانە عێراق ئەو هێزەی کە ئەیگرن تحتە ناوە حیزب بە ساختارە عەشیرەیی ئەیگرن ئەوانەی کە بەشدار ئەوەن لە ناوە ئەم حیزبانە بە ئەقڵیەتە عەشیرەیی واردە ئەم حیزبانە ئەوەن لذا شەڕە گریلاییان وەسە شەڕەکەی ئەتیلای هون ئەدزن تجاوز ئەکەن ڕائەماڵن چون شەڕ مۆدێرن ناکەن چون تئۆریان نییە چون هەدەف سیاسی تعقیب ناکەن سوال ئاغای تەهای هەورامی ئەی کێ بەمانە پوڵ ئەدا ئەسڵحە ئەدا فیشەک ئەدا منتەقە ئەدا و ئوردوگا ئەدا سوال کێ ئەیدا مردم نەیداگە لە مردمیش تەعمین ناون کێ ئەیدا جواب دەوڵەتانە داگیرکەرە سەرزەمینە کوردەوار خب بابێنە سەر ئەوەی کە بۆ ئێمە لە ئاخێزە کوردەوارە سربەخۆ مەتنە کوردی دائەنین ڕۆینە شوێنە تعریفکردنەوەی کورد و تێنە شوێنە ئیبتاڵکردنەوەی مێژوویە ئیمپراتوریەتە ئێرانی ئیمپراتوریەتە عوسمانی بۆ تێنەم کاراکەین لەبەر ئەوەی مەشروعیەتە تاریخی لە سوڵتەگەریە ئیمپراتوریهای ئێدامەدارە تاریخی بسێنینەوە بۆ ئەم کاراکەین ئەفکارە عمومیە مردمێک بەناوە مردمە ئێران عێراق تورکیە و ئومەتە کوردی نسبەت بە حکامە خۆیان وە کۆرپۆرێشنەکان ئاگۆڕین ئەفکارە عمومی پابلیک ئۆپینیەن تۆ چۆن مەشروعیەت ئەسێنیت وەختێک کە پابلیک ئۆپینیەن ئەگۆڕێت وەختێک کە ئەفکارە عمومی ئەگۆڕێت بۆ ئەمە تۆ ئیشی چی بکەین تۆ ئیشی پێگەیە مەشروعیەت دەوڵەتێک کە تەکیا شەڕەکەی لە بینی بووی تۆ ئەوێنی لە شەڕ ئستعمارە ئاغای تۆماس پەین مەشروعیەتە حاکمیەتە بریتانیا بەسەرە یاڵەتە متحدەیە ئەمریکا بە نووسینێک کتاوە کامن سنس لە بینەوەت ئۆکەی سوال کۆمەڵە دموکرات یەکێتی پارتی پەکەکە کامە کتێویان نووساگە کە مەشروعیەتە حکوومەتە دەوڵەتە عێراقی لەبین بوون ئێرانی لەبین بوون تورکی لەبین بوون وە سووری لەبین بوون بەڵکو ئەمانە خۆیان ئێژن دەوڵەتە عێراق دەوڵەتە ئێران دەوڵەتە تورکیە دەوڵەتە سووریە بەرخاستە لە ئێرادەیە ملیە ملەتە ئێران ملەتە عێراق ملەتە تورکیە و ملەتە سووریە ئیستە ئەم دەوڵەتە دیکتاتۆرە ئەم دەوڵەتە مەزهەبیە ئیستە بڕۆین دموکراسی بێرین دەی تۆ ئالەگرا مەشروعیەتت لە خودە ساختارە دەوڵەت نەسەنگەسن دەی تۆ هیچ دەستکەوتێکی سیاسیت نییە و دەرنەتیجە ئەفکارە عمومیەک کە تۆ دەرئەسەرە شەڕگری لایی گەرەکتە بیگریت نێ لە پشتتا دوو وەختێک خۆیان هەڵەگەڕێنەوە ئێژن شەڕە موسەلەحانە بە هیچ کوێ ناگات ئەم کاورا خەریکە بە مردمە کورد درۆەکە مستەفای هیجری ئەو ڕەحمانە قاسملو قازی محەممەد جەلالە تاڵەبانی مەسعودە بارزانی بارها شنەوتکتانە ئێژن ئێمە تەوانمان نییە بە نیرویە نظامی دەوڵەتە ئێران عێراق تورکیە سووریە بخەین وانە ئەمتە بیستگە خب سوال ئەمەسە مەگەر خەڵکوت کەسی تۆ ئەرتەشی مەگەر خەڵکوت کەسی تۆ ئێشێ شەڕ جبهەیی بکەی سوال ئەمەسە عەبدوڕەحمانە قاسملو جەلالە تاڵەبانی مەسعودە بارزانی تۆ شەڕە گریلایی بۆ ئەەکەی بۆ دەستکەوتە سیاسی ئۆکەی دەستکەوتە سیاسی تۆ لەکوێ ئەمەلیاتێکی گریلاییت کردگە کە هەدەفێکی سیاسی تعقیب کردگە کە تۆ بتوانی مەشروعیەت و مەحبوبیەتت لە زەهنە مردمە کووردا بوێت و لە مقابڵیان مەشروعیەت لە حاکمیەت بسێنیتەوە جواب لە هیچ ئەمەلیاتێکە هەدەفت تۆ لە حەملەکردن بە پایگاهێکی بەسیج ڕەبایەیەکی ئەرتەشە بەعس چ بووگە هیچ نیشاندانە شەڕێک کە هیچ هەدەفێکی سیاسی نیە لە پشتە سەریە هیچ هەدەفێکی سیاسی نیە لە پشتیە هیچ مەحبوبیەتێکی عمومی نیە لە پشتیە ئەی ئەمانە چۆن توانیان ئەدامە بدەن سەوارە بەر سەروەتە سنەتیە جامعەی کوردەوار بوون بافتە عەشیرەیە جامعەی کوردەوار بۆ مردم ناتوانێت تەشخیص بدات
چون خاڵۆکەی وا لە ناوە حیزب دموکراتە خیرەتی ئەیگرێ نا قسەمەکەەوە حیزب دموکرات خاڵۆ میواتیە بۆ مردم بەرامبەر بە یەکێتی قسە ناکات چون براکەی یەکێتی وگە ناتوانێت مەوزع بگرێ لەگرا تو ئەوێنیت اتفاقێک کەوتگە لەم سەرزەمینە ئێمە کەس نافەحمێت بۆچی کاورا بە عنوانە نیروی پارتیزانی نێ بە شوێنە کەس بە مەشروعیەت بۆ خۆی سەل بە مەشروعیەت لە نیرویە کە تەکیا کار ئەکا و عملیات هایە کەس بە چی بکات کەس بە هەدەف سیاسی بکە و دەستکەوتە سیاسی بکە کاملا دروستە ئۆکەی تا ئەگرا لە یەکتری تێگەین کاکتەهای هەورامی ئێستا سوال ئەمەسە گرتنە شارە هەڵەبجە چ دەستکەوتێکی سیاسی هەز بۆ یەکێتی پارتی حەسک و حرەکەی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی چه دەستکەوتێکی سیاسی هەست دەستکەوتە سیاسی لە دوو مەنزەرەوە لە سندنەوەی مەشروعیەتە لە سەدام حوسێن و دەوڵەتە عێراقی و کەسب محبوبیەت لە زەهنە مەردمە کوردە دەی ئەمان هەدەفەکە وا تعریفەکەنەوە مەردمە کورد بینە کوشت سەدام حوسێن منفور بوێت تەوەجۆ بکە ئێستا ئەمان خۆ نەچووگن قازیەکی سەدام حوسێن بکوژن مەردمە کورد بدەین و کوشت و دەسە سەدام حوسێن مەردمە کورد نسبەت بە سەدام حوسێن متەنەفر ئەوێت تەوەجۆ بکە لەمە تو تەوەجۆ بکە لەم جنایەتە و ئەمە سیاسەتە عەسڵیان بووگە 33 ساڵە بەحسیەکەن ئێمە ئەمانزانی سەدام حوسێن ئینتقام دەسێنێت و ئێمە ئەمانزانی سەدام حوسێن دیکتاتۆرە ئێمە ئەمانزانی سەدام حوسێن ئەکوشێت تەوەجۆ بکە تا ئەگرا خۆ با بێمە سەرە حیزب دموکرات حیزب دموکراتە کوردستانە ئێران هەدەفت تۆ لە شەڕە پارتیزانی و گریلایی ئیشی ئەمە بوێت هەر عملیاتێکی سیاسی نظامی کە ئیکەی عملیاتێکی سیاسیە بۆ تەنینەوەی مەشروعیەت و کەسب محبوبیەت ئێستا هێزە جمهوری ئیسلامی وا لە بەردەستە هەڵەبجەی خوڵقاندەگە مەردم کوژیاگە برسیە تۆ نەک بەرە بەمە نەگرت هەڵەبجە اتفاق بکەفێ کە کەفت بەڵکو تۆ لە مەیدانە شەڕ دەرچوویت حیزب دموکرات ئەعلەوێ نیروەکانە تۆ 200 نەفەر 300 نەفەریان بکوژیایە ئەمما دەوڵەتە ئێرانی بشکاندایە هەتایە ئەم دەستکەوتە سیاسیەت وەکو کرواسەکەی عوسمان ئەشەکاندو و محبوبیەتە خوت خەتە سیاسیت و نیروەکانە ئێستا حیزب دموکرات تۆ نەهای بە شوێنە محبوبیەتە نەهای بە شوێنە دەستکەوتە سیاسیە ئەقوچێنی و دەرەچی ئەمە نوکتەی ئەوە لێو دو حیزب دموکرات خۆی تی ئیژی مبارزەی مسلحانە اشتباهە ئێمە چارە دەوڵەتە ئێران ناکەین خەڵکی حەز بە زیندگی ئەکا با بڕۆین گشتمان و یەک و چقانە لێبین کوراسە سوور لە بەرکەین لە نەورۆزە هەڵپەڕین فڵچە بکێشینە قەیدی وار حیزب دموکرات تو چ نیرویەکی گریلاییت وا توانە ئەنجامە عملیاتە گریلاییت بۆ کەسب محبوبیەت و سندنەوەی مەشروعیەت لە جمهوری ئیسلامی نییە تۆ وەزوانە خۆت ئێژی شەڕ خراوە مقاومەت لە بەرامبەر جمهوری ئیسلامی مسلحانە خراوە تۆ وەزوانە خۆت ئێژی تو ئێرانیت تۆ وەزوانە خۆت هیچ عاملێکت نییە کە سابتی بکەی دەوڵەتە ئێرانی نامەشروعە تۆ تەکە کۆڵبەریە هەی پەرە بە پەدەیدەی کۆڵبەری ئەدەی لە کوزۆڵکردنە مردم لە فاسدکردنە مردم لە بێئرادەکردنە مردمە شەریک ئەوی دێ ئەم مردمە چۆن ئەوێت و نیروی تۆ مردمی حەز بە دنیا ئەکا و حەز بە جەڕاحی پلاستیک ئەکا و حەز بە سێکس بکات و حەز بە بێئەخلاقی بکات و بیکەیت و کۆڵبەر ئەم مردمە بۆچی ئێشێ بوێت و نیرویە ئینقلابێت و کە بە تۆ ئیتلاعات ببێنێ بە تۆ پوڵ بدا و بە تۆ نیروی ئینسانی بدا لە گراسە بۆ دەرەکەوێ حیزبی دموکرات کۆمەڵە اطلاعات وەختێ نیرو کەم تێرن نیرویان بۆ ئەهەنێرێ جوابە سوال اطلاعات بۆ شێشێم کارە بکات
جواب ئەمەسە کاکەگیان ئەگەر ئێوە ئەم سیاسەتە نافەهمن ئەمەسە وەختێ سەرزەمین و کوردەوار لە دەسە کورد دەرتێری تۆ ئەزانی ئەم کوردە ئێشێ بۆ خۆی مقاومەتی بکە مقاومەت هەر ئەکا لذا بەر لە ئەوەی خودم مردم مقاومەت بکە ئێشێ مقاومەتی بۆ دروستکەی خۆت بۆی دروستی ئەەکەی حزورە حیزب دموکرات حزورە کۆمەڵە حزورە حسک حزورە یەکێتی بزوتنەوە پارتی پەکەکە بەر ئەگرێ بە دروستبوونە ئینقلاب و واقعی و هێزە ئینقلاب و واقعی ئەمەبێ بەری پێگرێ دەرنەتیجە تەمامە تەلاشە عێراق ئێران تورکیە و سووریە ئەمەسە ئەمانە بمێنێنەوە بە عینوانە ئادرس و مەعامەڵەکەران پس ئێمە دیمان لەسەر ئوسولە شەڕە گریلاییە مۆدەرن هیچ کام لەمانە کار ناکەن ئەوەی ئەمانە تەبلیغیەکەن کە کەس بە مەحبوبیت بۆ خۆیان بکە کەس بە مەحبوبیت بۆ دەوڵەتە ئێرانەکە بۆ سیاسەتەکانە دەوڵەتە ئێرانەکە نەبوو ئەمان ئەگەڕێینە سەرە ئەوە ئێوە کامە ئەمەلیاتە نظامیتان کرد کە هەدەفە سیاسی لە پشتاو بۆ خۆتان ئەمەلیاتە کەرکووک بە بردنە سپاهە پاسداران ئەکەرکووک یەکێتیە نیشتمانی بۆ تۆ چ دەستکەوتە سیاسیەکی هەبوو ئیلا ئەوەی کە سپای پاسداران پوڕوەتۆ بە لەناو زەهنە مردمە کورداچی بوو هیچ لە هەر کوێیەکە ئەوانەی ئەم نەسوورەکە خەڵکیان ئەکوشتە حزورنەوە حاکمەکان حکمی مەری خەڵکیان ئەدا تۆ حزورنەوە مؤسساتە دەوڵەتە عێراقی تەپیانداوە سەری خەڵکی و خەڵکیان ئەهناردە ناوی مجتەماعەکان تۆ حزورنەوە بە بەهانەیە تۆ و هاوکاریە تۆ ئەنفالیان کرد و بە بەهانەیە تۆ خەڵکیان کۆچاند و تۆ مشارەکەتە کرد لەم کۆچدانە یەکێتی نیشتمانی کوردستان پارتە دموکراتە کوردستان تەحەدایان ئەەکەم یەک ئەمەلیاتیان بێرن بە هەدەفە سیاسی ئەویش ئەم دووشتەوتم گۆڕینی پابلیک ئەپینیەن ئەفکارە عمومی نسبەت بە مەشروعیەتە حاکمیەت و کەس بە مەشروعیەت و مەحبوبیەت بۆ خۆیان ئەنجام داوێ کامەسە یەک ئەمەلیات لێ تۆ نیروی گریلایت بۆ چییە ئەگەر تۆ فەرماندەهەکەت یەکێکی تر نییە لەسەرەوە تۆ ئەمەلیاتە پەرت ئەەکەی ئەمەلیاتە خسارەت دەهەندە ئەەکەی نیروەکانیشە متەجاوز دەز چەتە بێپرینسیپ و بێ ئوسولن چەتەی یەکەن هەر جنایەتە یەکەن ئەمە کامە نیرویە گریلاییە دنیایە مۆدەرنە ئێمڕۆ ئیشێ بوێت کامەیە ئێوە لەم تعریفە ئەگونجێن کاکتا من ئەمان مەوت تا ئەو وەختە مردم بفەحمێ وەختی تۆ ئەڕۆیتە سەر ئەمانە حملەی پێیەکەی نیرویە گریلایی یعنی چی مبارزاتە چریکی یعنی چی هەدەف لە مبارزاتە چریکی چۆن ئێشێ بیکەی تا چ اتفاقی بکەوێ یا حکوومەتش غاڵگەر دەربکەی یا ڕفتاری نسبەت بە تۆ بگۆڕی چۆن ئەو ڕفتارەی کە فەڕەنسا نسبەت بە ئەلجەزایر گۆڕا ئەو ڕفتارەی کە بریتانیا نسبەت بە ئەمریکا گۆڕیا دێ کام لەمانە اتفاق کەوت هیچ کام کاکتا من لەگرا تاریخچەکەم کۆتاحوت ئیستا ئێوە ئەگەر شتێکی پێ ئزافەکەن یا کەمەکەن فەرمونون و بعد ئێمە واردە داستانە ئەو اتفاقاتانە ئەمین کە جەنابەت بەحسیەکەی لەسەر نیروەکەی حیزب دموکرات سەرچاو من ئەو هینە بگۆڕم دەنگم تێیسە بە باشی کاکتا فەرمونون کاک پەیمانی حەیدەری ماندوو نەبی باوەڕ بکە من نازانم یەک دوو ڕۆژ لەوە پێش باسی ئەوەمان نەکرد ئەموەت کاک پەیمان جەنابەت من وەختێ مەحەسەڵ بووین لە دەبستانە ئەوە 30-40 نەفەر لە کڵاسێکا کۆەوەینەوە معموڵەن زوو معلێمەتەکان ئەگۆڕان عەوەزە بوون ئەوانەی کە مەحەسەڵات تەمەڵەکان بوون و حەز بە ئەملا ئۆلایان نەکرد و زوو جەنگی تەفریح بدرێ و نازانم ئەوانە معموڵەن ئەو معلێمانەی کە شەرحی زۆریانەدا و هەوڵیانەدا کە دەرسەکە بوونە ناو مەغزی مەحەسەڵەکە ئەم جۆرە معلێمانە بۆ محەسەڵینی تەمەڵ محبوب نەبوون یعنی محەسەڵینی تەمەڵ معموڵەن لەم کەسانە خۆشیان نەیهات کاک پەیمان ئەزانم
ئەو تابلۆیە کە جەنابەت ئەلان ئێراعەتدا شەرحەتدا لەسەر شەڕی پارتیزانی و هێزی منەزەم و هێزی نامنەزەم و نازانم هێزی گریلایی باوەڕ بفەرموو تا ئیستایشی لەگەڵ بێ تا ئیستایشی لەگەڵ بێ وەک چۆن بڵین ماشینی مۆدەڵی 2022 هیچتای نەگەیوەتە با بڵێن کوردستان تا بە ئەمڕۆ ئەو شەرحەی کە جەنابەدا و ئەو ئینتزارەی جەنابە لە شەڕی گریلایی و پارتیزانی و هێزی منەزەم و نامنەزەم هەیە و ئەو سێ شەرتەی کە جەنابەدا ناوە تا بە ئەمڕۆیشی لەگەڵ بێ لە تاکە هێزێکی ئەو کوردەوارە مەوجود نەبووە نییە و بەخۆیشمەوە کە من دۆرانی پێشمەرگە بووم من ئەگەر جات ئێتڵاعت من و کەسانێک وەک من ئەگەر شانسیان هێناوە ماوە ئەمڕۆ لە نەتیجەی ئازایی یان نەتیجەی کاری نظامی و دەورەی چریکی و گریلایی ئەو ئەحزابانە نەبووە من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم هەم کەژەوان بووم بە نسبەتی منتەقەی هەورامانە هەم دەورانێک ئاموزشێکی نظامی و لە دەورانی سەربازی و ئەوانە بینی بوو کە ئەمە زۆر جار خود بە خود بە من لە شەڕەکانە کە تێکۆتوین و ئەوانە کۆمەکی کردووە بەڵام ئەتوانم ئەوە بڵێم کە 50% نیرویەک کە لە ناو ئەم ئەحزابانی کووردا بە کۆمەڵە و دموکرات و یەکێتی و ئەوانە تەڵەف بووە لە مدەتی ئەم 70 ساڵی ڕابردووە بەشێکی عومدەی 50 تا 60% لە نەتیجەی نەزانی بەکارهێنانی ئەسلحە نەزانی تەکتیکی نظامی نەزانی توانایی نظامی نازانم نەزانی جەنگی نابرابەر بەرامبەر بە شەڕی کۆکریاگە نەزانی و نەدام نەمکاری و عەمدیکاری مەسئولینێکە تاها ببەخشی بە سوالێکتم بکەم مەگەر هەر کەسێک کە ئەبوو بە پێشمەرگە دەورەیان بۆ دانەئەنیا بە تایبەتی لە ئەحزاب چەپە کلاسە عەقیدەتی سیاسی و کلاسە نظامی کاک پەیمان باوەڕ بفەرموو کارم نییە بەم ئاخرانەوە کە ئیسا ئەبینم لە فیلم و شتا ئەوانە ئەویش پەیجەیەکیاندا ناوە چوار پێشمەرگەی بەدبەخت بێن و ئاگرێکیان بۆ ئەکەنەوە لەسەر یا هەڵبێنەوە و ئەسلحەیەکی کەڵەشینکۆڤ بن بەدەستیان و ئەوانە لەوەی زیاتر نییە ئەمە جارێت دەورانی ئێمە تا ساڵەکانی 60 و ئەوانەوە بە نسبەتی کوردەکانی عێراقیشەوە تا ئەم ساڵانی 92یەکە کە دەوڵەتی سەدام حسێن کشاویەتەوە دواوە ئەتوانم بێژم لە عەشایری زۆر دواکۆتوتر بوو چونکە شەڕی عەشایری معموڵەن شەڕەهای عەشایری لە منتەقەی ئێمە نادان لە منتەقەکانی ترا نەبینیوە بەرحاڵ مردومەکە لەباری فیزیکیچەوە وەرزیدە بوون بەڵام معموڵەن ئەم نیروگەلە نیروی کۆمەڵە و دموکرات و یەکێتی جاری وا بوو ئەمڕۆ 20 نەفەر کورد هات بۆ ناو یەکێتی یا پارتی یەکیان 40 ساڵی بوو یەکیان 35 ساڵی بوو یەکیان 18 ساڵی بوو یەکیان 15 ساڵی بوو هەڕەمەکی ئادەی تفەنگەکە بگرە بەدەستەوە و پشتێنێکی کڵۆفتیان نەکردە قەری و مەوارەکە و مەوارەکدا نە معلوم بوو من بۆ خۆم شاهدم هەر لە ناو سفوفی کۆمەڵات دەیان پێشمەرگەم ناسیوە و زانیگمە هەر مشەخەسەن لە شەڕەکەی هەورامانی کۆمەڵە و دموکرات جەماعەتی پێشمەرگەی کۆمەڵە گیانیان لەدەستدا باوەڕ بفەرموو هەر نەیە ئەسلحەیەکیان دابوو بەدەستیەوە کە نەیەزانی ئەسلحەکە بەکار بووە چۆنی بتەقێنێ باوەڕ بکەن ئەمانە زۆر بوون لەناو هەموو نیروەکانە کە ئەمە شتێک بەناو ئاموزشی نظامی و نادان لەو ئەوەی منزورمە تا ساڵەکانی 67وانە 50 هاتن 30 ئەچوونەوە 40 هاتن 10 ئەچوونەوە 10 ئەکوژران 10 زەخمی ئەبوون شەڕهای زۆر نامنەزەم زۆر من ئەگەر گەرەکم بێ ئەو وەسفەی کە جەنابەت کرد ئەو شەرحەی جەنابەتدا لەسەر شەڕی گریلایەوانە کە تابلۆیەک بوو کە ئەتوانم بڵێم تا بە ئەمڕۆ ئەوە وڵاتەکەی ئێمە
گوێچکەدان بە ئەم بەحسە مەکتوبەی کە جەنابەت ئەمشەو ئێراددا نیەسی ئەگەنا ئەوە لە ناو هەر ملەتێکی ستەمدیدە و داغدیدە و بە سەرحاتی وەک کوردەواری بەسەراهات بێ ئەمڕۆ ئەمشەو ئەو دا 20 دقیقەی جەنابەت ماڵە و ماڵ ئەگەڕێن و ئەیکەنە ئاڵای دەستیان و ئەیبەنە ناو جەرگەی هەموو چین و توێژەکانی کۆمەلگای خۆیان لەبەرەوەی مۆجود نییە کاکوێمان ئەم شتە مۆجود نییە ئەمە من بێتەعارف پێ دەڵێ ئەمە لە ناو حتا گوێچ من کاتێک جەنابەت ئەم بەحسەکەی من نیگەرانی ئەوەم کە ئەکسەریەتی قەریب بە ئتفاقی ئەو کەسانەی گوێگرن بۆ ئەم بەحسەی جەنابەت ئیسا ممکنە بەشێکیان بەدڵ و داوا گوێی بۆ بگرن بەڵام بەشێکی زۆریان لە هەر لە بەیانوە پەرتن ینی ئامادەگیان نییە بۆ 10% ئەم بەحسەی جەنابەت کە وەری بگرن کاکتای هەورامی لەگرا بێسە تا من نقطەیەک ئشارە پێ بکەم تا خاص جەنابەت ئەو قسەی کە ئەیکەی جێ بکەفێ هەر لەگرا بێسە تا من ئشارە بکەم لەبیرت تێ من وەختێ بەشێ شەڕم مالیم کرد وتم مالی بریتانیا چی کرد بریتانیا وەکو فەڕەنسای نەکرد وتم بریتانیا هات ئەوانەی کە پەنابەر بوون و لە چینی شۆ هاتوون ئەوانە بریتانیا هات یەک کاری کرد ئەوانەی کە ماڵیان نەبوو حاشیە نشین بوون زاقە نشین بوون کارتون خەو بوون جەمی کردن ئەمانە نیرویە ئەسڵیە نیروهای چریکی چەپ بوون ئۆکەی بریتانیا هات ئەوەڵین کارێک کە کردی حملەی نەکرد بە مەردمە و بیانداتە بەرە دەستڕێژ و بیان کوژێت و بیان واشکەنجیان بکات و سەرەکەیان بکوتێ ئەوەڵین کارێکە کردی شرایطە ڕشتە گریلای لەبین برد یعنی چه شکلی تەوجە بکە چوو هەزاران لادەی دروست کرد ئەم لادیەکانەی مەحسوور کرد وەکو کەمپ کە قابلە کۆنتڕۆڵ بوون وەلێ ماڵی بۆ دروست کردوون کاورا لە عمریان نەچوو بووە ناوی حەمامی بوو ئاوی گەرمی بوو مەدرسەیدا دەرمانگایدا بەمانە تەوەجۆ بکە لەم تیکە ئەگەر تۆ فەحمید ئەمە بەشێکە لە مبارزەکردن تەکە نیرویە گریلایە ئەمە بەشێکە پس تا ئیستید ئەمە ئەسڵحە بوو ئەمە شەڕ بوو کردی بریتانیا وەکو بڵۆنگەکە قاوێ کرد تای خۆزراوی ئەو ئەسڵحە دانێ تای خۆزراوی داینێ هاواپەیماکە لەسەر بوومی لێت نەدا تیرباری لێت نەدا ئەو ئەسڵحە دانێ ئەمە تکنیکە بۆ بریتانیا ئێژن کەفتارە پیر بریتانیا ئەزانی چۆن حرەکەت کات ئێستا بێ بگرە کاکتا بابێنە سەری یەک نوکتە وە تۆ قەزاوت کە منم قسە ئەەکەم دەوڵەتە ئێران بە سپای پاسداران و ناگەهان لە تەیە 15 ساڵە گوزەشتە حرەکەتێکی دەست پێ کرد ئەم حرەکەتە چ بوو پەدیدەیەک بە ناوە کۆڵبەری کۆڵبەر چی ئەکا کالا قاچاخ ئەکا لەکوێ لە سنوور دەوڵەتە ئێران و عێراق لەکوێ لە کوردستانە عێراق بۆ کوردستانە ئێران خۆ بە خەت مەرزیوە هەل لە سەرپێڵە زەهاو حتا ماکو خەریکە کۆڵبەرین لە کرماشان خەڵک چووگە زاوەری نەوسوی کارتە کۆڵبەری کردگە دەوڵەتە ئێران 400,000 کارتە کۆڵبەری داگە حەماڵی دروست کردگە حەماڵ خاستەوە جۆ بکە تۆ تەوەجۆ بکە لەمە هەر کۆڵبەرێ ئەتوانێت کیسەیە چای وە قانونی بکاتە کۆڵهۆ تەلەڤیزیۆنێ بکاتە کۆڵۆ بێریەتی ئەموەر ڕۆژێ 200,000 تمەن کارکە قانونی لە خەتە مەرزی لە بەردەم سەربازەکە 200,000 تمەن کارگەر 50,000 تمەن ناسێنێ چی کردگە قاچی برگەسە ئەو دی و تەلەڤیزیۆنێکی کردگەسەوە کۆڵۆ هاوڕگیسی ئەم دی و نە کەس لێ ئەگرێ نە قالە قاچاق لێ ئەگرێ 200,000 تمەن کاری کردگە خاز گوێ بگرە لە کنارە ئەمە عیددەیە سوارە قاتر ئەون بە ئسکۆرتە سپای پاسداران قاچاخە مەشروب ئەکەن و مەشروبە ئێران لە بازارە ڕەشە ئێرانە تەئمینەکەن حیزب دموکرات گومرکی دانیاگە کۆمەڵە گومرکی دانیاگە پەکەکە بە خەت مەرزی و گومرکی دانیاگە زانێ جمهوری ئیسلامی جەزان تەوەجۆ ئاغایان تەوەجۆ بکە بزانم خەریکم چی ئێژە تەوەجۆ بکە تۆ ئالەگرا ئەوێنی ناگەهان حوزەیە جامعەیە مەدەنی و فعالینە جامعەیە مەدەنی کۆڵبەرە بۆگەنە هێسرە تەماعە خوێڕی ئەکەنە قەهرەمانە مەردەبە کورد
ئەڕواتە عەسری جەدید تەئاترە کۆڵبەری گۆرانی بۆ ئێژن بۆ کۆڵبەر چەپڵە ڕێزانە ناوە خیابانی بۆ ئەکەن حیزب دموکرات حەسەنە شەریفی مچەی هیجری خالی عەزیزی عەبەی موحتەدی پەکەکە ئەون و حامیانە کۆڵبەر سوعال دەی دەوڵەتە ئێرانی کۆڵبەری دروست کردگە شەڕە گریلایی لەبین بووە عینە لادێکان و ئینگلیس دروستی کرد حیزب دموکرات پەکەکە کۆمەڵە ئێوە بۆ مشارەکەت ئەکەن لەمەی کە خۆتان نەخەسێنی کۆڵبەر ئێژێ خطوتە مەرزی ئشغاڵ مەکەن شەڕ مەکەن تەقە مەکەن با کاسپیەکەمان نەشێوێ وا لە بیرتان لە بانە سفرەیان ڕاخستیان و نانمان نییە بیخوەین ئێمە ئەمان و ئەمە کارە سپای پاسدارانە تەوەجۆ ئەەکەی دەی دەوڵەتە ئێرانی کۆڵبەری بۆ تۆ دروست کردگە مقاومەتە مسلحانەیە ئومەت کوردی لە بەرامبەر خۆیان لەبین بووە دەوڵەتە ئینگلیس تەرۆرایزدی نەکردن مردمەکەی وە تەروریست معرەفی نەکرد و بیان کوژێ کۆنترۆڵی کردن دەوڵەتە ئێران مردمە کوردستانی یا کوردستانەمانێژنی تر مردمە کوردەواری تەرۆرایز نەکردگە کۆنترۆلیەکە ئاغایە حیزب دموکرات ئاغایە پەکەکە ئاغایە کۆمەڵە تو چۆن خۆت تەکە ئەم بەرنامە هەی جوابە سوال بسیار سادەست حیزب دموکرات کۆمەڵە پەکەکە یەکێتی پارتی دەوڵەتە ئێرانی دروستی کردن دەوڵەتە عێراقی دروستی کردن هاوکارن کاکە جان دروست کریاگەن ئێستا سوال ئەمەسە بۆ دروست کریاگەن ئەمە ئیشت تۆ ئەم سوالە بکەیت دەوڵەتە ئێرانی دەوڵەتە عێراقی دەوڵەتە تورکی و دەوڵەتە سووریە یەهود ساختە جوولەکە مەسیحی ساختە بریتانیایی ئەمریکایی ساختە ئەزانن کە مردمە کورد شۆڕش ئەکا پس بۆ خاتری ئەوەی کە ئەو شۆڕش نەکا تۆ شۆڕشی بۆ دروستکە ئێستا ئەکسەریەتە جامعەیە کوردستان چەپڵە لێ ئەدا بە تەنیا جێ مەهێڵن ئەم شەو زریان ئەمشێلێ ئامە کوڵە و من مردم ماڵ لە میراوە کۆڵبەر تۆ بووی وە کاسەی خۆی ڕژای وەنداوە لە خیابانە گشتی خۆجوانە گشتی زەریفە گشتی قارەمانە گشتی مقاومە یەکێ کۆڵبەرە کاوەقی خۆیە یەکێ کۆڵبەر ئەلێسێتۆ خۆیوە یەکێ کۆڵبەر ئەماڵی یەکێ کۆڵبەر ئەخوەنێتۆ کۆڵبەریش مشتی فاسد بۆ گەنە خوێڕیە هێسرە گەوا دەبێ شەرەفن گرتە سوال ئەمە ئەگەر خروجیەکەی ئەمە نییە خەڵکە کورد بخەسێ خەڵکە کورد فاسد بوێ خەڵکە کورد کۆنترۆڵ بێ ئەی خروجیەکەی چییە دەوڵەتە ئێرانی بۆ ئەمە کۆناکاتەوە دەوڵەتە ئێرانی بۆ هەر ئەم سیاسەتە بریاگەسە سیستان و بەلوچستان بەناوە سوختبەر تەوەجۆ بکە تۆ ئا لەگرا ئەفەحمی ئەمە بازیە دەوڵەتە ئێرانیە حزب دموکرات بەشێ لە دەوڵەتە ئێرانیە ئەو ڕەحمانە قاسەملۆ ئێشێ لە گۆڕەکە بێتە دەرەوە سوعال جواب باتەوە یەک عەمەلیاتە نظامی حزب دموکرات بە من معرفیکەن بۆ دەستکەوتە سیاسی بەم مەفهومە سەلب مەشروعیەتە لە جمهوری ئیسلامی کەسب مەحبوبیەتە بۆ کورد کریاوێ بعد ئێشە بڕۆیتە سەر سوالە ئەوەڵ تۆ بۆ سەلب مەشروعیەتە لە دەوڵەتە ئێرانی چیت کردگە کوردە تعریف کردگەسەوە نە کورد کێس معلوم نییە دەوڵەتە ئێرانی 2500 ساڵە دەوڵەتە دەیکە ماڵ باوک ئەمە تۆ ئیژیتی من 2500 ساڵە نۆکەرم دەی من چه اتفاقێکەکەوێ دوای 2500 ساڵ هەزاران نەسڵ ئینسان ئێمە نۆکەراتکی لە دنیا دێخۆ من خولە پیزە نیەم یەکشەوە لەم نۆکەریە دەرچم دەرناچم تەوەجۆ ئەەکەی تۆ لەگرا ئەوێنی ئەمە بۆ خاتری چی دروست کریاگە لە ڕۆژ قازی هەمە بۆ دروست کریاگە بۆ خاتری وەی تۆ هیچ وەخت فکر نەکەیت و ئینقلابیشکەی چون ڕێگەی ئینقلابکردن و هەدەف لە ئینقلاب و هەدەف لە مبارزەی مسلحانە سێشتە تۆ سیاست پرۆپاگاندا
public opinion ئەفکارە عمومی ئەفکارە عمومی خەڵکە کوردستان گشتی لە شەڕ قینیتێ گشتی لە مقاومەت قینیتێ قەهرەمانە مردمە کورد نادیا موریادە تەجاوز پێکریاگە تەسلیم بوو گە هەر کە تعدای پێکات ئینگلیسی ئێژن ئەگەر تعدایان پێکردی تەجاوزیان پێکردی ئستیغبال بکە پێت خۆش وێ بۆ خاتری وی لەزەت بووی بۆچی بۆ خاتری تۆ گەرەک وێ تۆ گەرەکە نەوێ کابرا هەر کارەکەی کردگە پەزیستە خۆ شلکە با خۆشیشە بێت ئەمە شعارە دەوڵەتە بریتانیاست بە کەسێک کە گەرەکی تەجاوزی پێ بکە باشە کۆمەوە دموکرات پەکەکە یەکێتی پارتی ئەگەر ئێوە لە دڵە مبارزاتە کوردی هاتگنە دەرەوە بۆ کورد هاتگنە دەرەوە بۆ کارێک ئەکەن خۆتان لە زەهنە کووردا و حرەکاتە خۆتان و مەوجودیەتە خۆتان منفور ئەوێت و قدرەتە حاکمیەت زیاتر ئەوێ شەڕە مسلحانە منفورە لە هەر کوێکا کە تۆ ئێشێ بە شەڕە مسلحانە کەس بە مەشروعیەت بکەی نایکەی لە هەر کوێکا کە بەر ئەگرێ بە شەڕە مسلحانە و مقاومەتە مردمە کورد تۆ خۆت هەمان سیاست تکرارەکەی تۆ کە دەوڵەتە ئێرانی ژێتی دەوڵەتە تورکیە ژێتی دەوڵەتە سووریە و عێراقی ژێتی چۆنە تۆ ئەوان هەردەکتان یەکێکن هەدەفیشتان کوشتنە مقاومەتە مردمە ئیستا بۆ ماگنۆ لەبەرەوەی ئەگەر ئەمانە بچن نیرویەکی ترتێ تۆ ئەم نیرووە نازانی کۆنتڕۆڵ ناکرێ نێ لە دەست خۆتا ئەپەڕێ ئیستا سوعال بۆ پەیمانە حەیدەری ناکوژن جواب بەموو خاطری و پەیمانە حەیدەری ئەو کارەی کە ئەوان نەیان کردگە کردگەسی مەشروعیەتی لە دەوڵەتەکانە تورکیە ئێران عێراق و سووریە سندگە نە ئیمتدادە تاریخی ئەمپراتورین ئەمانە بەڵکو و مشتێ نووسینگەن لە تەیە 200 ساڵ ڕابردووە تەوەسۆتە کلیساوە کلیسە دروست کریاگەن و من لەمەت ناخێزە ئەمە مەترح کردگە کورد کێس تعریفم کردگەسەوە ناکورد کێس تعریفم کردگەسەوە یعنی دەوڵەتە ئێرانی نەکوا لە پێگەیە مەشروع دەوڵەتە ناسیۆنالیستیە ملەتە ئێرانێکا کە مشخص نییە مانە گشتی مەفهومە ئینتزاعین مفهوم ملەتە ئێران کێس هیچ کەس نییە مەفهومێکی ئینتزاعیە لە چیا متەبەلورەوێ بوروکراسی بازار و دەوڵەت لە حیچێکی درا مەترح نییە و مەوجود نییە بۆ ئەترسێ لەبەرەوەی بۆ ئەوەڵین بار اتفاقی کەفتگە کوشتنە پەیمانە حەیدەری چ خەتەری دروسەکە ئاغای تای خسرەوی خەتەرە ئەمە دروسەکە بیرە ئازادی خواهی بیرە کوردی گڕە ئەسێنی نی لە کۆنتڕۆلیایی تر ئەوزە خەتەرەکە لەذا تۆ ئێشێ بە کێ ئەمە باتڵکەیتەوە بە خودە پەیمانە حەیدەری و ئاخێزە کوردەوارە سەر بخۆ بەوە باتڵیکەیت و پەیمانە حەیدەری فاسدکەی تا بیرەکە فاسد بوێت ئێستا تەوەجۆهت کرد وەختێ ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ دیبەیت ئەکا و ئەڕواتە بەرەو چی ئەکا سەل بە مەشروعیەت لە حاکمیەت ئەکا کەس بە مەشروعیەت بۆ ئینقلابە مەردمی ئەکا تا لە دڵ ئەمە نیرویە مەردمی بێتە دەرەوە و نیرویە مەردمی بتوانێت دەرمقابڵە دەوڵەتە ستەیبڵ بوێسێت تەوەجۆکەی بەس فەرموکاتێتە دڵە دەستت خۆش بێ مسالەکەم دروست بوو بە ئەقڵ گەونجیا ئەوەی کە جەنابەت خەریک بووی ئەتوت کە ئێشێ خەڵک بزانێ 100% ئەرزم کردی وتم ئەسەن ئەو بەحسەی کە ئێرائەتدا کە ئەتوانم بڵێم 100% نەک 90% هیچ بێوێ نەبوو و تا ئیستا بەداخەوە لە ماوەی ئەم 100 ساڵی ڕابردوویە تا ئیستا شتێکی ئاوا تابلۆیەکی ئاوا ئێرە نەدریاگە و ئیزانم ئالەم شرایەتە زۆر سەخت جێگە ئەگرێ لە ناو توودەی مردمی کوردەوارە بەداخەوە لەبەرەوەی کە ئەوەندە هاوکاران و خائینان لەو کوردەوارە زۆرن و دەسەڵاتیشیان هەیە و ئەو مردمەیان بە ئەو بەدبەختیە کێشاوە کە زۆر زمانێکی توولانی گەرەکە ئێمە بتوانین ئەو زەمینە وردوشوم بکەینەوە و بیخێنەوە بە دیوی خۆیان تا سەمەر بدا فەرموون کاکتا دەست پێ بکەن لە خاتراتتان مشخصەن بڕۆنە سەر حیزب دموکرات بەڵێ کاک پێمان ئێمە ئەگەر پێش ئەوەی
ئیشارە بە حیزبی دموکراتەکان هەر لە هجوومەکەەوە دەسی پێکەین کاک پەیمان ئیسە بریا جەنابەت هەمیشەش وتومە لە ناو دیبێتەکانە وەکو من وەکو کەسانێک کە خەڵکی ئەو منتەقەنە شارەزایی ئەو ئستەحکاماتەی کە دەوڵەتی عێراق لەو منتەقا بووی وەک نیروی نظامی بدبوایە نقطەکان و شاخەکان و کێواکانت وەک ئێمە شارەزا بوایە ئەزانم وەختێک کە من ئیسا ئەم بەحسەمە کرد جەنابەت ئاهاتی شەرحێکی مفەسەڵت ئەدا و سوئالهای گەورە گەورەت لێی دەرەهێنا من ئاوا دەست پێ یەکەم ئەگەر نیرویە نظامیە کە لە مدەتی شەڕی عێراق و ئێرانە لە هەورامانە چه هەورامانی ئەم دی و چه ئەو دی و بەشی عومدەی ئەکەوێتە هەورامانی ئەم دی و ئەکسەریەتی نیروی نظامی و زۆبدەی دەوڵەتی عێراق بە نسبەتی ئەوەی کە لە مقابڵی جمهوری ئیسلامیا وەستابێ منتەقەی هەورامان بووە بەڵخە بووە پشتی بەڵخە کە ئەگاتە وەزەنێ تەوێڵێ بووە سونی بووە کە ئەنوارێتەوە بە مل شۆشمیا بەنەن بووە پەچە سوور بووە پازگای شۆشمێ بووە تۆپخانەکەی ئۆسمانلی بووە لە نێوانی تەوێڵە و شۆسەکانە کە ئەوە دەورانی خۆی نەوسووریان پێسووتاندووە کێفێکی بەرزە کە پێڵێن تۆپخانە هەر لە زمانی ئۆسمانلیەوە ناوی لێنراوە تقریبان دەوری نازانم 300 ساڵە 250 ساڵ تاریخەکە 300 ساڵە 250 ساڵە ناگەتە 150 ساڵ 150 ساڵ بەڵە ئەوان وڵێنوانە نەنا لە هینەکەی جەنابتا ڕۆشن بووە کاکتەهای خسرەوی ببەخشە مازەرەتم هەست مردم لە تاریخە 33 ساڵە گذشتەی حەڵەبجە هیچ خەبەردار نییە خۆی تاریخە خۆی نەنووساگە ئەڕوا تاریخە جوولەکە نوویست تێرەی ئەیخوێنێتەوە دەربارەی خۆی ئینسان حەیرەت ئەکا بڵێ ئیجا گەرەکم ئەوە ئەرزکەم ئەکسەریەتی قەریب بە ئیتفاقی نیروی جەنگجوو زۆبدەی دەوڵەتی عێراق ئالێرەدایە لەم هجوومەدا تفەنگێک لەم نیروە کەوا لە 500 میتری هێزەکەی دموکرات لە دەرەتفیا هەر لەگرا بیگرە کاکە ناتەقێندرێ هەر لەگرا بیگرە هەر لەگرا بیگرە پەلەمەکە لە دەرەتفێت تفەنگ ناتەقێ من ئێشەی لەگرا دیسانەوە بۆ خەڵکی کە گوێ ئەدات لەم دادگا نوکتەیە مشەخەس بکەمەوە لە تعریفە شەڕە گریلاییە نوکتەیەکم مەترح کرد کە لە دوای ئینقلابە ئەمریکا لە 200 ساڵە ڕابردووە اتفاق کەوتگە ئەوە چییە؟ ئەفکارە عمومی ئەمریکا بۆ لە ڤێتنام هاتە دەرەوە جنبشە زەدە شەڕ کەوتە ڕێ مردمە ئەمریکا پشت دەوڵەتە ئەمریکای نەگرت ئەی فەڕەنسا بۆ هاتە دەرەوە لە ئەلجەزایر چەپەکانە فەڕەنسا بە ئفشاکردنە شکنجەکانە ئەرتەشە فەڕەنسا حمایەتە مردمە فەڕەنسایان لە جەنگە وەتەنیە بەر عەلەیها ئەلجەزایر و مستعمەرەی ئەلجەزایر ساند تەوەجۆ بکە دەوڵەتە ئێرانیە کۆرپۆریشنە جوولەکەی ئالووسی دەوڵەتە جوولەکەی عێراقی بۆ خاتری ئەوەی کە بتوانن ئەم شەڕە کە بوو بەهۆی ئەوەی کە سڵتەیە خۆیان بەسەر سەرزەمینە کوردەوارە مسەلەتتر بکەن بازیەکە لە جێگەیەکە بیوێسێنن چون ئەمانە بە تەهیج ئەفکار عمومی خوێنگرتنە لە مردمێکیان بەسیج کرد و مردمێکیان مسلح کرد و لە بەرامبەری یەکتیا قەراریاندا و دەستیان چووە ناو خوێنە یەکتری ئەم ئەیوت فتح قادسیە ئەەکەم ئەمڕۆز مهران فەردا تەهران ئەو ئەیوت ڕاهە قودس ئەسکەر بەلامی گوزارەت ئیستا هەرتیان بۆ ئەوەی کە بە نیاتیان گەیگن و نیات کەوت کەسە سەر جێگە بە تحریکە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا و بە فشاری ئیاڵەتە متحدەیە ئەمریکا مەجبورن بۆ ئەفکارە عمومیە جیهانە عەرەب بۆ ئەفکارە عمومیە شیعیانە جوولەکەی ئانووسیە دەوڵەتە ئێرانی بەرنامەیەک و نەمایشێ بخەنە ڕێ پس تەوەجۆت کرد ئالەگرا ئەفکارە عمومی چەندێ مهمە چون دقیقا دوای عملیاتە هەڵەبجە من کاکتا هەر لەبەر خاترێ وێم قسانە بسەلمێنن یەک دقیقە ئیجازە بن با شتێک بڵاوکەمەوە چون دقیقا دوای اتفاق جینۆسایدە هەڵەبجە سپاهە پاسدارانە جمهوریە ئیسلامی لە ئەپریلە هەمان ساڵۆ یعنی 3 مانگ دوای هەڵەبجە 4 مانگ دوای هەڵەبجە
دەوڵەتە ئێرانی ئەم مانۆڤر لە شارە تاران ئەنجامەدا، سپاه پاسداران ئەنجامیەدا. ئەمە شارە تارانە ساڵە 1367. ببخشن 3 مانگ نییە و چەندین 10 ڕۆژە 20 ڕۆژە بەڵێ ئاپریل ئەبێتە مانگێک. بەڵێ مانگێ بڵێ. ئەوە مانۆڤرە شیمیاییە سپای پاسدارانە لە خیابانەکانە تاران مردم بیوێنێت. یعنی تماشاکەن خەڵکە ئێران سەدام حسینە و تێتە ناوی تاران بووم دائەخا و ئێمە ئیشی وا بکەینە لە تارانە و خەڵک ڕۆحی تۆقیدە، ڕۆحی تۆقیدە خەڵک. تەوەجۆ بکە عەکاس و فیلمبەردار و بەسیجی و پاسدار و لەباسەکانە پاسدارەکان مشەخەس یەکەم لەباسە هێنەکەیە، بنزەکەی پۆلیس مشەخەس یەکە هێنەکەیە. ئێوە پوشش ئەوێنن ماسکەکان لەباسەکان تماشای قیافەی پاسدارەکان. ئەمە مانۆڤرە سەربازیە شەڕە شیمیاییە لە شارە تارانە پایتەختە ئێرانە چەند ڕۆژ دوای عملیاتە هەڵەبجە. ئەوشە مردمە هاتکەسە تەماشا دەی تۆ فکرەکەی مردمە خۆشی تێ یازیقی کردە، خۆشی تێ یازیقی کردە. دقیقەن خەریکن کار لەسەر ئەوەکەن کە سەدام حسین بە چەکە شیمیایی لێمان ئەدا خەڵکینە ئێشە ئەم شەڕە ڕابگرین خەڵکینە. تەوەجۆکەن ئێدامە بدە کاکتا. بەڵێ ئێجا من گەرەکم بۆ ئەو تابلۆیە مجەسەم بکەم بۆ بەتایبەت مردمی هەڵەبجێ، بۆ مردمێک ئیسە تەحتی تەئسیری بارحاڵ عەشایری و نیرویەکی سەرکوبگەر و جەرەیاناتی بەرەی کوردی کە ئێستا ئەمڕۆ پووڕێکیان ها بەدەستەوە بەم دەست و بەو دەست خەڵک ڕاگرن و ئەوانە گەرەکمە ئەمە بکەمە پرسیار کاک پەیمانی حەیدەریش و هەموو ئەو کەسانەیەش گوێیان لە دەنگی ئێمەیە بۆچی لە هێرش بۆ سەر هەڵەبجە هەر ئەو بەحسەی کە ئێمە لە یەکەمین دیبێتە کاک پەیمانی حەیدەری خەتی ئەمە بووە کە مەسەلەی هەڵەبجە پلانێکی نێودەوڵەتی دەوڵەتان و هاوکارانی ئەم دەوڵەتانە بووە بۆ نابودی مردمی هەڵەبجە و هەڵەبجە، نەک ئەوە کە دەوڵەتی ئێران بێت لە تەریقی هەڵەبجەوە واردی سلێمانی بێ و بچێ بۆ کەربەلا. نەخێر لە هەڵەبجە ستۆبەکە. من ئەپرسم لە 5,000 نەفەر نیروی نظامی دەوڵەتی بەحسا کە 4,000 ئەکەوێتە ئەم منتەقەیە کە من باسم کرد، یەک تفەنگ لە تەرەفی جمهوری ئیسلامیە و خەتی مقدەمی جبهەیە یەک تفەنگ نەتەقیاگە. خودی سەرانی بەرەی کوردستانی بە نووسراوە و بە دەنگ ویدیۆیی هەست مەوجودە کە باز لەوە ئەکەن کە ئێمە دوای ئەوە هەڵەبجە سقوتی کرد و مردم شیمیایی بەرکەوت شەو لە چەمی تەوێڵە و لە چەمی بەڵخا لەگەڵ سەروازەکانی ئەرتەشی عێراق خەوتی بە یەکەوە ئاگرمان بۆ کردنەوە. ئەمە یەک سوئالی گەورەیە، یەک تابلۆی ڕۆشنە کە نیشان ئەدا هێرش بۆ سەر هەڵەبجە هێرشێکە کە بە ئاگاداری دەوڵەتان خۆی فەرمایشاتە بگرە لەگەڵ نوکتەیەکی بسیار مهمی کاک حامد وت کە لە زەهنە من غایب بوو، بسیار مهم بوو. بۆ خەڵکی هەڵەبجەوە خۆیان قەرزار ئەزانن بە دەوڵەتە ئێرانی وا بردن یەک کرمان و تاران و بیمارستانەکانی یەزد. ئەم نوکتە کاک حامد ئیستا ئاشکاری کردووە بسیار جاڵب بوو. دەوڵەتە ئێران دەڕاستایە هەمان مانۆڤرێک کە مردمە خۆی خەریکە ئەتۆقێنێ مەستومان شیمیایی هەڵەبجە ئیشێ بە تەواوە ئێرانە بگەڕێنێ تا مردمە ئێران بتۆقێ. کاملەن دروستە، کاملەن دروستە. ئەمە ئەو ئەهدافە ئینڤیزیبڵ ئینترستە دەوڵەتە ئێرانیە کە خەڵک نایوێنێ. ئەمانە هەمان
نەمایش و تەئاترێکە کە بە مردمە هەڵەبجە ئەکرێ هەر ئەوەسە کە لە کرمانە مردم ئەوەنە ئیسگاهە قەتار کە ئستقبال بکەن لە خەڵکە هەڵەبجە مەفلوکان دەرچووەکان بەڵبەختەکان زەخمیەکان لاشە زەخمیەکانە هەڵەبجە بوێنن بوێت و دەرسە عیبرەت بۆیان چون کرمان تامە شەڕی نەکردگە سیستان و بەلوچستان تامی شەڕی نەکردگە مەشهەد هەواپەیما پێی نەگەیگە تاران چەندانە موشکیان حوسەینی پێگەیگە ئەمانە هەر نازانن شەڕە کرماشا نەزانێ شەڕە خوزستان نەزانێ شەڕە کاک پەیمان شیمیایی هەڵەبجە و تەسویرهایەک و فیلمایەک کە خودی ئێران گرتی و لە ناو تەلەڤیزیۆنەکانیا بڵاوی کردەوە بوو بەهۆی ئەوەی کە خومەینیە کە مدەتی 8 ساڵ ئەیوت جەنگ تا پیرۆزی و قەراریش بوو سڵحیشکا منجەر بەوە بوو کە مردمی ئێران سوال نەکەن لە خومەینی و دەوڵەتی جمهوری ئیسلامی بۆیە جمهوری ئیسلامی خەریک بوو ئەیوت ئاها مردم ئەگەر ئەم سڵحە نەکەین وەک هەڵەبجەمان بگرە کاکەوە بگرە ڕەشە بۆکان ئاخە تۆخمە دەهاتی ئەجداد دەهاتی تۆخمە ڕەعیەت من کورد بکەمە چاڵە چاوە باوای گەوهادە کە باوکە گەواتە وا نەخوێت نە قازی محەمەی گەوادە نە قاسملووی بێشەرەفە گەواتر لە تۆ و لە ئەجدادە تۆ و لەوەی وەکو تۆ فکرەکاتەوە گەوادی کوڕی گەوادی تۆخمە حیز تۆ ئەوەنە بەچە پڕوویت خۆ ناڕۆیتە دواوە تۆ کوردی گەڵ دەڵپنە بۆ گەنە دەهاتی تۆ چۆن کوردی گەڵ دەڵپن چۆن کوردی ئاخە تێ حەودریاک ببەخشە کاکتەها مشتێ تۆخمە حیزبیە گەڵدەڵپنە مادەر بخەتا ئەجداد بێشەرەفە تۆخمە ڕەعیەت بە کریگیریاگە بۆگەن یا بوو عەلەفی من خەریکم بە ئیستدلال و بە تو سابەتی ئەەکەم تۆ چیقە چیتە من بۆ حەملە ئەەکەم با لەگا تەوزیحێ بەم کاکتەهای خۆسرەوی من نە تووڕەی فەردیم ئەمە تووڕەیە ئینقلابیە بە کێ حەملەکە بە دیسکۆرسێک حەملەکە مردمە ئێمە بە چی کۆنتڕۆڵ بووگە بە چی کۆنتڕۆڵ بووگە مردمە ئێمە بە ئەفکارە نظامە سوڵتە کۆنتڕۆڵ بووگە ئەفکارە نظامە سوڵتە بازووەکانی وا لەکوێ وا لە زەهنە مشتێ بەچکە ڕەعیەتە تۆخمە شەهرەنەویە تۆخمە چیا سۆرخیە وەکو ئەمانە وا ئەمە تەزریقەکەن بە بەچە پڕڕووئی بۆ خاتری ئەوەی مبارزاتە کەسانێ وەکو ئێمە مەشروعیەتی بێت مبارزە ئیشی ئاغشتە بە شەڕوێت یا تفەنوێت یا کەلامە ئاگرینوێ بەرامبەر بە مشتێک گەڵدەڵپن تا بفەهمی مبارزاتە ئومەتە کوردی مەشروعیەتە ئومەتە کوردی وا لە پشتیا حاڵیت بوو لە قەبرەکەی قاسملو و قازی محەممە و ئەندامانە حیزب دموکرات و حیزب گەوادە دموکرات و مچەی هیجریت و مەلا مچەی بارزانیت و جەلالە تاڵەبانیت بم حاڵیت بوو تۆخمە حیزە حیزبی بەچکە جنایەتکار خازگرتە کورد تۆ لە پشتە کووردا ناونێری ها کورد لولە ئەەکەم لە ما تەحتەوەی کەمە دەمە لە دەمە بێتە دەرها هەواسە بوێت ئەدامە بە کاکتەها کاک پەیمان پەس ئێمە بەو نەتیجە گەییوین ئەکسەریەتی قەریب بە ئەتفاقی ئەرتەشێک کە قەرارە بەشێکی عومدە لە ئوستانی سلێمانی و ئەو کاتەی هەڵەبجە فەرمانداریە بپارێزێ ئەو مەرزە کە مەرزێکی زۆر ئستراتیژیکە بۆ عێراق و ئەوانە بپارێزێ ئەکسەریەتی قەریب بە ئتفاقی تەقەیان نەکردگە و تەقەیچیان لێ نەکریاگە وەلە دوو شوێنی مشەخەسە لە پاڵی ئەم ئەرتەشی عێراقا بۆچی دەرەتفێ و ئەو شوێنەی کە حیزبی دموکرات حەزوری هەیە ئەکرێتە گۆزەرگای ئەم هێرشە پان و بەرینەی کە کراوە و لێرەدایەکە سوال ئیسە بێ سوالی گەورە لە حیزبی دموکرات ئەوەیە بۆچی لە ساڵی 67 ئەکسەریەتی قەریب بە ئتفاقی نیروی نظامی حیزبی دموکرات بێژگە لە هێزی شاهۆ هەمزەمان لەگەڵ هێرشێکا کە جمهوری ئیسلامی ئەیکا کۆ ئەبێتەوە دەرەتفێ و
لای هێزی شاو و شاخی هەورامان لەهنەکانی مەهابات و جنوبیانەوە بگرە تا سەردەشت و بانەیان ئەوەی نیروی نظامی کار بێت لە تەواوی با بڵێن کوردستانی داگیرکراوی سەر بە ئێرانە هەموو یەک نەفەر پێشمەرگە من داوا لەکەم لە کۆمەڵە و دموکرات بێن جواب بدەنەوە بێژگە لە هەورامانە یەک نەفەر نیروی نظامیان لە منتەقەکانی ترا حزوری بوو بێ. کاکە تا بێسە ئێستا سوالەکە لەسەر ئەو سەنگۆمەنە کە من لە ئەوڵ و دامیا ئەمەسە حزب دموکرات لە بەشە سیاسیە ئێشی حمایەت دەوڵەتە بەعسی بوێت بۆ خاتری ئەمە ئێشی قەهرەمانی دەخۆی نیشان بدات لە ڕاستای منافعە دەوڵەتە بەعسا خۆ و ئێشەی لە کنارە ئەمە بە شوێنە کەس بە مەحبوبیەت لە ناو زەهنە مردمە کووردا بوێت چه کوردە داگیرکریاک لەلایەن جوولەکەی ئانوسی ئێرانی چه کوردە داگیرکریاک لەلایەن دەوڵەتە جوولەکەی عێراقی خۆ حزب دموکرات ئێستا ئێشێ ئەقڵە شەڕەگەیلایی وا ئێژێت مەچەک بکاتەوە و با لە عملیاتە حزب دەوڵەتە ئێرانی وە شکستی پێبێنێ سەمەرەکەی ئەوێتەوە چی دەوڵەتە عێراقی پوڵێکی بێپایان نەداتە حزب دموکرات چەکێکی قورس ئەداتە حزب دموکرات چون حزب دموکرات سابەتی کردگە لەسرە بزەنگایەکی تاریخیە تەمامیەتە عەرزیە عێراقی پاراستگە من خەریکم بە عەقڵە سیاسی قسە ئەکەم ها منزورم کردەوەی سیاسی حزب دموکراتە کە ئێشێ بیکە حزب دموکرات لەگرا بەم عقب نشینیە چه دەستکەوتێکی سیاسی بووگە بۆ حزب بەعس پنی قوچاندگە مشتێ لومپەنە کەڵەگا و خائینە کە هاوکاری کردگە بێنە ناو ئەمە ئێشە لە منزەری حزب بەعس واوێتە ئەی لە منزەری خەڵکی کوردەوە حزب دموکرات نەک هێزە پاڵ پشتە مردم لەوگە نەک نەمایشە قەهرەمانانە بۆ دەستکەوتە سیاسی ناکە بەڵکو قنیە قوچە و دەرەچی و لە بەرامبەربوونە تەک سپای جمهوری ئیسلامیە لە مەیدانە شەڕات دەرەچی و هیچ کەس بە ئفتخار و سەروەریەکی گەورە بۆ خۆی ناکە کاکە تاها کامە جەریانە گریلایی کە لەسرە قاچە خۆی وێسیاوێت و بە شوێنە ئەم ئەهدافە بێت ئەم تاکتیکە تخازەکە عقب نشینی وە دەرچوو کامە ئیستا لە نەزەرە مردمە کوردەوارە داگیرکریاک لەلایەن عێراق حزب دموکراتە کوردستانە ئێران خائن هاوکارە دەوڵەتە بەعس و دەوڵەتە ئێران بووگە لە سپاردن دەسە مردمە حەڵەبجە بە قسابخانەیە معاملاتە نێودەوڵەتی بەڵێ درستە کاکتا تۆ بە من بێژە چ تەوجیەکی بۆمانە کێشایەنە دواوە من گەرەکمە ئەوە بڵێم من ئەڵێم ئەگەر ئەو جەرەیانی هەڵەبجە ئەو بمەشیمیایی کە کرا بە دەوروبەری هەڵەبجا و هەڵەبجا ئەگەر مەعاملەی ئەم دەوڵەتانە خۆیان نەبوایە و هاوکارانی و لە ڕاستی هەموویان و جەلال تاڵەبانی و بنەماڵەی و بەرزانی و قاسملۆیان نەبوایە دەوڵەتی بەعسی یەک سەعات تاکی ئەو نیروەی حزبی دموکرات کە کشایە دواوە قبوڵی نەیەکرد یەک سەعات هەمووی نابوو دەکرد قبوڵی لێ نەیەکردن حزبی دموکرات و کۆمەڵەیش خۆیان باش دەزانن پێش لە جەرەیانی هەڵەبجە دەورانەکانی 63 تا 66 و 67 دەوڵەتی عێراق مانگانە بە مەلایەن دۆلاری دیناری خستووەتە اختیاریان باشترین هاوکاری کردوون لە مقابڵی چییە لە مقابڵی ئەوە پێی وتون لە ڕەوابەتی ڕۆژانەیانە کە بوویە لەگەڵیانە وتگە هەنگاوێکم بۆ هەڵگرن بیزەنگاوتان بۆ هەڵگرم هەنگاوێکم بۆ هەڵ نەگرن نیو هەنگاوتان بۆ هەڵ ناگرم ئەمە بە خودی بەندە لە دەورانێکە ڕەوابەتی کۆمەڵە بووم کە 5-6 مەورد لە بەڵخا لەگەڵ ئۆمەرای دەوڵەتی عێراقا دانیشتوین مشەخەسەن پێیان وتوینیانی یەک هەنگاو هەڵەگرن لەگەڵمانە ئێمە 10 هەنگاوتان بۆ هەڵەگرین یەک هەنگاو هەڵ نەگرن نیو هەنگاویشتان بۆ هەڵ ناگرین منزورم چییە منزورم ئەوەیە نیروی حزبی دموکرات ئەگەر پلانی نێودەوڵەتی و بە ئاگاداری ڕاهبەری حزبی دموکرات و یەکێتی و پارتی نەوێ ناتوانێت بچێتەوە سلێمانی ئەمە بەشێکێسی جا ئێستا لێرە سەر ئەوەی کە ئێمە سابەتی ئەەکەین
نیروهای ئەم حیزبانە نە تەربیەتە ملیان هەست، نە تەربیەتە سەربازە وەتەنبوونیان هەست، نە ئاگایان هەست. نیروانە ئەمانە ئەگەر تماشاکە ئەحزابە گریلایی کاکتەها ئەرتش منەزەم نییەن کە تۆ مردمە جامعەی خۆت موەزەفکەی بڕۆنە سەربازی، یا ئەمەی کە حقوقیان پێ بدەی و ئەمە معاشیان پێ بدەی بیان کەی بە کارمەندە ئەرتەش. باشە نیرویە گریلایی تەفاوتی وا لە ئەمە کە ئەم ئینسانە ئینقلابیە و بۆ هەدەفە ئینقلابیە خۆی دەست ئەواتە ئەسلحە و شەڕ ئەکات لە بەرامبەرە ئەو هێزەی کە پێی دوژمن. سوال ئەمەسە سەرکردایەتی حیزب دموکرات بە حیزب دموکراتێکی کێشە دواوە، بەڵام تۆ بۆ 50 پێشمەرگە ناوێنی تەمەڕوت بکە، نایوێنی نایکا. بۆیە من سوالم کرد لە توولە تاریخە 100 ساڵەیە فعالیەتە حیزبی لە کوردەوارە ئێمە یەک نمونە بێرنۆ یەک پێشمەرگە فەرماندەکەی خۆی تەرۆر کردوێ، یعنی بە هەدەف کوردی تەرۆری کردوێتە یەک نەفەر بێرن کودتای سەربازی کردوێ بەر عەلەیه ڕەهبەرە خائین چ لە ئەیلولۆ تا مزاکراتە قاسملوو یەک دانە تا کەرکووک دیارۆ پێشمەرگە شانپانەکە وا وەکو پیرەژن ئەکزریاوە بە دیارە پەڕۆکەی هەڵای کوردستانە خەریک و دەرەچوو دەوانچەکەی دەرن هاوردانیێتە ناوی سەری فەرماندەکە یەک فیشەکی تیا خاڵی کابێژێ ئەگرا سەرزەمینە کوردستانەوە من ناڕۆمە دواوە چون من وەختە دەسمدا مەسڵحە بۆچی دەسمدایە بۆ خاتری ئەوەی سوێندم خوارد بەم پەرچەمە و بەم زەمینە و بەم خەڵکە نەیەڵم یەک نەفەر دوژمن قاچی تێبقا. بۆ ئەم اتفاقە نەکەفت ئەمە بە تۆ سابت ئەکا ئەم نیرووە کە بریاگە عاملە ئینسجامی ئینقلابیگەری نەوگە مەتنە ئینقلابی نەوگە عاملە ئینسجامی یەک شتە شەرارەت خان و سفرەیە نان و شەرارەتهای تەجاوز دزی و نەبوونە مەکان تۆجۆ ئەفەرمووی بەشێک لەم ئەحزابی چەپە یەک تەفاوتیان هەست بەشێکی نە ئەکسەریەتی ئەندامەکانی ێژن بەشێکیان ئەو بەشە ئەوەسە کە لە ناوی شار هاتگە بە متالعات ناوی شار نە ئەتراف شار نە تەبەقاتە مەحروم شار نە ناوی شار هاتگە کاورا سەوادی بووگە تحت تأثیر مبارزات چەپ جەهانی 4 کتێوی چەپی خوێندگەسەوە تحت تأثیر ماهیسیای کوچولی و سەمەد بهڕەنگی دەستیشی داگەسە ئەسڵەها ئەمانە تەعدادیان فرەنیە کەمن و ئەکسەرەن کوژیاگن بە ئێستەسنایە سەهەندیانە تارە کەمن ئەمانە خێری کەمن تەوەژۆکەی بۆیە مبارزات چریکیە کە وەسڵ نەوێ بە مبارزات شار یەک فلس نایری خۆ تۆ لەگرا ئەوێنی نەک سەرکردایەتی حیزب دموکرات دەستوری پێدریاگە بێتە دواوە نیرویە حیزب دموکرات نیروی کوردی نییە ئەتوانێت بێژی نیرویەکی بە تەفەکوڕێکی عەشایری هەست کە ئەمیشە ئەڵبەتە عەشایریە 5000 ساڵە تەفەکوڕ عەشایریە ئەتیلای هون و ئەمە هویەتێک هەسی هویەتە حیزبیە حیزبەکە و گەزۆ عەشیرەی هویەتە حیزبیە تاڵانەکە دزی ئەکا چەتەگەریەکە بۆ حیزبەکەی حەچێکی تر ناکە تۆ لەگران ناوێنی یەکێک لەمانە بە دیارە ئەم جینۆسایدە کووردە بگریت و پەلامارە ئەسڵحەکەی بات و بڕوا شەڕکە و نەیتۆ کاکتا بێسەبا من ئەمە تەواو کەم ئەم ئایدیە فەیکە ئاکۆشوانی ناوە بڕۆ سەرە کێلەکەی قازی محەممەد بینێ لە خوات بینێ لە دایکیشە خۆ فرە حەزی پێیەکەی قەشەنگ بڕۆ بینێ لە خوات فەرموو کاکتا. کاک پێمان نازانم لە چەند سوال لەسەر حیزبی دموکرات و ئەو نیروەی کە لە هەڵەبجا عەقەب نشینی کردووە تۆ گەیتە ئەو جێگەی کە پەلەمەکە ئەمانە چووگنە دەرەتفێ و چووگنە ناوی شاخەکان وسیاگەن سەربازە ئێرانی وەرتەشە ئێرانی و سوپای پاسداران بەرەی کوردستانیش هاتگە بەڵە تاوێرە ئەوەڵەن بە نووسراو هەم بە ویدیۆی تەلەڤیزیۆنی هەیە کە مەسئولی بەرەی کوردستانی قسە ئەکا ئەڵێ ئێمە لەگەڵ قەرارگای ڕەمەزان و جمهوری ئیسلامیە بە تەوافق گەیشتین
هەر کەس پەنای هێنایە لای ئێوە یا هەر کەس موردی تەئیدی ئێوە بوو ئێمە ئەزیەت و ئازاری ناکەین و بەرحاڵ ئەگەر نیروی نظامیش بێ ئەگەر هێزی نظامی مخالفی جمهوری ئیسلامیش بێ ئیسە سوالێک لێرە مەترەحە ئەویش ئەوە هەر ئەم مەسئولەی بەرەی کوردستانیە ئەڵێ بەڵە ئێمە هێزەکەی هێزە 800 نەفەریەکەی حیزبی دموکراتمان ڕەوانە کرد و جمهوری ئیسلامیش بە دەلیلی ئەم قسانەی کە خۆی کردوویەتی جمهوری ئیسلامیش ئاگادار بووە. کاکتە تماشاکە ئەمە ئەقڵە سیاسی ئەمە بە جەنابە ئێژێ دەوڵەتە ئێرانی نیروی شناسایی هەست جاسووسی هەست خود ئەوانەی بەری کوردستانی گشتی جاسووسە کەسێک ئەڕوات دەسە ژن ئەوڕێت و کلکەوانەکەی تیا دەربێرێ وەکو ئاوی خواردن ئەگەڕێ بە شوێنە ئەوەی کە 4 نفەر تەسلیم کە خود شیرینی بکە بزانە هەر ئەمانە ئێژن لە تەوجیه ئەمەی کە بۆ چوون ئەمەلیاتە کەرکووکیان تەکە سپای پاسداران کرد بۆ چوون هەڵەبجیان کرد ئێژن ئێمە لە مزاکرە هاتوینە دەرۆ ئاعتمادە دەوڵەتە ئێرانی بە ئێمە نەماوە لذا مەشیە ئاعتمادە دەوڵەتە ئێرانیمان بۆ خۆمان بسەندایەتەوە ئەمە ئەخواتە قەی ئەوەی کە نەوشیروان مستەفایژێ سەرگەڵومان لەدەستەدا پەدەمەکە ئەگەر تەوافق دەوڵەتە ئێران و عێراق نییە تەکە یەکتریە و دەستور نەدریاگە بە حیزب دموکرات نیروەکانە بکێشە دەرەوە تەواوەوێ و دەرگیر ناوی تێتە دواوە چون ئەگەر حیزب دموکرات و پێشمەرگەکانی حیزب دموکرات بکەونە بەرە هێرش لە گیانە خۆیان دفاعکەن و ئەم نیرویشە شەڕیشی دیگە ئامادەی شەڕیشە عبورە لەم 800 نەفەر نیروە ئاسان نییە خەسارەتی گەورە لە ئێرانەکەفێ پس تەوەجۆ بکە کاکتا ئالەگرا هەماهەنگیە بەرەی کوردستانی غەڵەت ئەکا فیشەکەی ئەتەقێنێ دەگرا چێ اتفاقێک کەفێ افتخارێ بۆ بەرەی کوردستانی دروست ئەوێ مردمەکە ئەگەوجێت حیزب دموکرات و سڵامەت قنق کوچێنی دەرەجێ تماشاکە ئەمەسە خەتابە ڕسمی وا خەڵکی گیج بووکە گەوجە نافەهمێ کاک پێمان ئەگەر تەوەجۆت کردبێ من بۆیە ئەوەڵ جار بەوە دەسم پێ کرد تەواوی نیروەکەی کوردستانی سەر بە ئێرانیان هێناوە هەورامان هەر ئەم بەرنامە لەلایەن ڕەهبەرانی دوانی وەکو جەلال تاڵەبانی و قاسملۆوە بوو کە ئەم نیروەی هەمزەمان کە ئەمان لە هەڵەبجا ئابڕوو کە نیەسیان مەسەڵەن بەرەی کوردستانی منزورمە هەمزەمان کە ئەمان ئاوا تڕۆەکەن ئەمانیشیان بەرنامەی تڕۆکردنی ئەمانیشیان وە خونساکردن و بەنجکردنی ئەمانیشیان بووە بەوانەی سەردەشت و بانە و مەهاباتیشەوە کاکە تا ببەخشە هۆرامان با من تۆزیح هەبەم کاکتا ئاخر جنا بدەم قسانە ئەەکەی خەڵک نافەهمێ ئێمە خەریکین چێژین سەرکە تۆ هەر نیروێ لەم دنیا خۆت دروسیکەی دائما حواست هەست ئەم نیروە لە دەسەنە تەرازێ یعنی چی؟ یعنی تۆ بالئەخرە 1500 نەفەر دموکراتی مسلح کردگە ئەسڵحیان واپێ فیشەکیان واپێ و ئەمانە ئیمکانی هەست تۆ فشاریان بۆ بێریت مقاومەتیش بۆ دروست بکەن و بتخەنە زەحمەت تەوەجۆ ئەەکەی لذا ئەمانە سعیەکەن بە کەمترین هەزینە ئەمانە ڕام بکەن دەستەمۆ بکەن لە دەستیاناوێت دائما لە دەستیاناوێت بۆیە ئەم قسە لەگرا معنا پێیاکە تماشا کاکتەها ئەوەی کە تۆ فەرمایشەکەی دقیقەن ئەمەسە وەختی ئێمە سوال ئەەکەین خەڵکی هەڵەبجە ئێوەیان داوە کوشت ئێوە ڕەو ئەکەن خەریکن ئەچن بە نەخۆشی بە شیمیایی لێدریاگی بە برسێتی بە پێپەتی بۆ ئەم بەرەی کوردستانیە نایەت یارمەتی ئێوە با دەرچن بۆ ئێمە ئەم سوالەکەین چون دەرئەساسە سیاسەتە شەڕێ گریلایە مۆدەڕ ئیستە ئەمانە مردمی هەڵەبجیان کوشتگە ئیشی یید بە زەفێکیش لە دەموچاوی خۆیان بکەن خۆیان زەریف بکەن ئەفکارە عمومی خۆیان قەشەنکەن ئەفکارە عمومی ئیسە مردمیشیان داگەوە کوشت مردمیشیان نابود کردگە با بین لە ئەفکارە عمومیە خۆمان قەشەنکەین ئەسلحەکانمان دانین و پیرەشن بکەینە کۆڵۆ و چوزانم بگرین و دیارە جنازە و فیلمان لێ بگیرێ یەک ئەتفاقەوە نەکەفتەکە ئەمە چی بە تۆ نیشانەدا ئەوێنی ئەمانە ئەسڵەن نیرویە گریلایی نین بۆی ئەم سیاست تماشاکە ئەمانەیستە لە هەرێمە کوردستانە دزی ئەەکەن حیزی ئەەکەن مردمیان بە فەسادە مطلق کێشان دەگە چۆن ئەقلیان بەمە ئەگەیت ئیستە ولی ئەو وەختە بەوە نەئەگەی
چۆن ڕەهبەر بوون و ژیر بوون و زرنگ بوون و بە شوێن ئازادکردنە خاکا بوون و دیپلۆماسیان ئەکرد و قراردادیانەوەست بە فکر ئەوانەون حداقل ئەم چێهرە لەگرا بەزەکەن تا بتوانن لە ئەفکار عمومیە مردمە کوردستانە بە عنوانە نیرویەکی قەشەنگە فەداکارە شەڕکەرە ئەی هاوار لێمان قۆمیە ئەشتبا شد بۆ لەگرام کارە ناکەن تۆ ئیشی لەگرا بگرێتە شوێنە ئەم جواوە ئەمەسە تۆ ئەفەهمی وەختی تۆ سەنگ و منە وەدەس و نەوێ نافەهمی ئەمانە چکارن ئەقڵە سیاسی بە تۆ ئیژێت ئیستا وەختیسی نەمایش بدەی بۆچی بۆ ئەوەی لە ئەفکار عمومیە قەشەنگوی زەریفوی حەزە پێ بکەن تازە متهەمیش نەوی بێژن بەخوا پیای خاسێک و ئەسلحەکەی دانیا چووە پیرەژنی کردو کۆڕۆ نە پیرەژنە کاتە کۆڕۆ کاکسمایل بەڵخەی وتی خۆ گیانە لە گیانی من شیرینتر نییە بچۆرە ناو کیمیایمان لە من دریا با لە توش بدرێ تەوەجۆکەی ئەمە نیروی ئینقلابیە مردم نییە کاکتەها ئەمە چەتەیەکە بە ئەخلاقە چەتەی وە یەکیان گرتگە عاملە ئینسجام چییە نیرویەکە کە پوڵ ئەسلحە و مەکانە ئەمان تەمینەکە عاملە ئینسجام ئەمەسە ئەگەر عاملە ئینسجام ئینقلابیگەری وایە مەتنە ئینقلابیان بەدەسوو عاملە ئینسجام کورد بووایە بەدەستیان بوو نیسیان بۆیە تۆ ئەوێنی هێز دموکرات لەو منتەقە خەریکی بەحسیەکەی 50 نەفەر نیروی پێشمەرگەی کوردستانی ها جامانەی زل ئەوەسن و پێشمەرگە باڵای بەقەت کوردستان بەرزە و گەڵە دڵپەندەرەخەن لەم جۆگە پەڕنەقەیە و جۆگە و ئۆخ کوردستان و ئەمە نیشانەدەن لەو جێگە کە ئێشە حزوریان بێ ئەمبەری تەبلیغ کاورا هەنگاو ئەنێ کاکتەها لە جۆگەیەکە ئەپەڕێتە ئەهوەر گەڵە گوشادیان گرکە عکسیان لێگرکە ڕاستان پێشمەرگە باڵای بەقەدر کوردستان بەرزە نە ئەحمەق با پیرەژنێکی هەڵەبجەیی کردایەتە کۆڵۆ لە بەرەی هەڵەبجە شەڕە کردایە بعد واقعا نیشانە بدایە بووتایە باڵای بەقەدر کوردستان بەرزە بۆ لە هەرکوێکە کە تۆ ئیشی هەدەفێکی سیاسی بۆ خۆت تەئەمین بکەی بۆ خۆت بۆ مەشروعیەتە مبارزاتە مەوجود نییە مەشروعیەت کەس بکەی نییە وەلێ لە هەرچی حیزە هەست هەی لە هەرچی حیزەکردنە تۆ مەوجودی بەڵە کاک پێمان من تۆزێکیش ئەوەخشیت ئێسترێسی نەوەک باتریمان هەیە من دەخاڵەت نافەرمووت بەڵام ئێژم نەوادا بەڵام منی ئەو یەک دوو سوالە مەترح بکەم جەنابە دەتوانی لەسەریان شەر بێ و پێشم وایە ئیتر مەسلەی حیزبی دموکرات لێرەدا ئیتر ئەم لەم بەشەیدا و ئەوانە لە تاوێرەوە تا تێنەوە زەڵم و لە زەڵمەوە تێنەوە پایەگاکان عێراق ئتر خاتمە پێیاکە و ڕۆشن ئەوێتەوە بەم تۆزیعانە سوال ئەمەیە کە ڕۆژی 15 بە ئاگاداری حیزبی دموکرات لەسەرەوە نەک لە هەڵەبجە و لە دەرەتفێ شاپوری فیروزی ڕۆژی 15 پێش ئەوەی کە پردەکەی زەڵم بتەقێت لە سلێمانیەوە واردی هەڵەبجە ئەبێ بۆ ئینتقالی نیروەکانیان لە هەڵەبجەوە بەرەو سلێمانی ئەو وەختە ڕێبەرایەتی شۆڕژگێرە شاپوری فیروزی ڕێبەرایەتی شۆڕژگێرە بەڵام بە تەواوی ئەم نیروە ئەم 800 نەفەرە بەشێکی لە ڕێبەرایەتی شۆڕژگێرە هیچ تای بە تەواوی هینیان ئیعلام بووە یعنی مشتومڕ و اختلافاتی دەرونی خۆیان مەترەحیان کردووە لایەکەوە نەگەیگەسە شەڕ هەنووز نەگەیگە شەڕ و نەگەیەوە جیابوونەوەی نیروەکەیان هیچتای تێکەڵا شاپوری فیروزی هاتووە بۆ هەڵەبجە بۆ ئینتقالی هەواداران و تەرەفدارانی خۆیان تەبیعی حیزبی دموکرات بە هەردووی لایچیەوە کە هیچ تای ئەعلانی بە تەواویش ڕۆشن نەبووەتەوە بۆ خەڵکی کوردستان پس ئاگاداری ئەوە هەن کە عەقەبنشینی ئەکەن بەرەو سلێمانی یعنی ئەوە کە لە ئەوە ئەگەیەنێت ڕۆژی 15 کە شاپور واردی هەڵەبجە بێ ئەمە ئەگەیەنێ کە حیزبی دموکرات لە تاوێرە و لە دەرەتفێ بە وەسیلەی ڕەهبەری بەنج کراون ڕەدی نییە ئەوە یەک دوو ئیستەکە بەرەی کوردستانی ئەڵێت ئێمە قەناعەتمان کرد بە جمهوری ئیسلامی ئەختیاری ئەوەمان ببێ کە کەسانێک پەنا ئەبەنە لای ئێمە بیان پارێزین ئەگەر ئەمە فۆرمالیتە و خاک پاشین لە چاوی مردمی کوردستان نییە
ئەی بەرەی کوردستانی بۆچی 400 نەفەر تەرەفدار و هەوادار و بەرگری و پێشمەرگەی تری حیزبی دموکراتی تەسلیمی جمهوری ئیسلامی کردەوە و ئێعدام کران و زیندان کران بۆچی ئەمانە هەر ئەو نیروە نەبوون کە لەگەڵ ئەو نیروە بوون بۆچی ئەمانە خانەوادەی ئەو نیروانە نەبوون سوالێک لێ بکەم کاکتا سوالێک لێ بکەم کاکتا ئەکسەریەتی ئەوانەی کە گیریاگەن تا ئەوەی کە من تێدادێکیان ئەناسم ئەمانە قەبلەن دموکراتوگەن یعنی چی یعنی لە دموکرات دەرهاتگەن چەکە دموکراتیان دانیاگە بڕێکیان چەکە بەعسیان هەڵگرکە یا هەڵیان نەگرتگە یا ئەمانە گیریان ئەمانەش بوون هەنی حیزبی دموکرات من تا ئەوانەی هۆرامانیان تاکە بە دانە بەدانەیان نەناسم ئاغاگیان مشخصەن هەر ئەو شەوە سییانیان لە ماڵی ئێمە بوون بە شایدی مامۆسا بەختیار تەیموری خالدی تۆفیق مەشهورە بە تۆفیق ڕەش کە فەوتی کرد چەند ساڵی ڕابردوو لەگەڵ ڕافعی ئەسپەری ئیسە تێمە سەر دانەیەک تریچیان لە مەقڕی هەڵەبجە مەقڕی هەڵەبجە کە تەسلیم بە سوپای پاسداران کرا و مەسئولی مەقڕ لە ناوڕاستی مەقڕەکان نەجوڵە ئاغاگیان نەجوڵە اینجا گەرەکمە من ئەوە بڵێم بەدەیانی لە حیزبی دموکرات و خانەوادەهای حیزبی دموکرات زیندان کران دران بە زەمانەت و ئێعدام کران مشخصەن ئەمەی کە لە ماڵی ئێمە بوو تەیموری خالدی ئێعدام کرا پێشمەرگەی حیزبی دموکرات بوو لە مەقڕەکەی هەڵەبجەیان هاتە ماڵی ئێمە وتی کاکتەها پاسدارەکان هاتنە ناو مەقڕەکەوە من ناویشیە بەم خزمی خۆشمە کاکە من بەرهانی جەلالی خزمی خۆمە مەسئولی مەقڕی حیزبی دموکراتی هەڵەبجەیە لە مەقڕەکە ناجوڵێ تەواوی ئەسناد و مەدارکی حیزبی دموکرات هەر لەوێ تەحویڵی نیرۆ جمهوری ئیسلامیەدا ئیطلاعات دەدا ئەمە خۆشیانی سا حتمەن دەنگمە بیسن ئەزانن هەر ئەم بەرهانی جەلالیە هەر ئەمڕۆ من متمەینم کادری ڕاهبەریانە من متمەینم باقی نامداری حەمەمین نامداری ئەمانە ئیستەیج کادری ڕاهبەری حیزبی دموکراتن کە مردمیان ئێعدام کرد و چوونەوە و لە خۆشیان یاندان بکوشت و ئەمە ئەفکاری حیزبی دموکرات بووە ئەمە تاریخی حیزبی دموکراتە کاکەگیان یعنی ئیسە بڕۆ لە حیزبی دموکرات و لە بەدەنەی حیزبی دموکرات بپرسە لەوەی کە 30 ساڵە لە ئوردوگاکەی کۆیەیە پیر بووە من متمەئینم خۆ من ئەم برانی جەلالی خزمی نزیکمە خەڵکی نۆسووە باوەڕ بکە ئیسە ئەم برهانی جەلالیە بەلای حیزبی دموکراتەوە دابەرابەری ئەو پێشمەرگەی کە لە ناو مەقڕەکانە فاسولیای بخڕونەمەری پێدەن ئەم گەورەتر و مهمترە ئیتر ئەمە شەکێکی تیانە بەرحاڵ من قسەکەمەوەیە نیرۆ حیزبی دموکرات بە گفتەی خودی فواد چەند پێرە شەو کە بەشدار بووە لە دیبێتەکە حیزبی دموکرات لە دەرەتفێوە جەماعەتێ لە هەواداران و کەسانی خۆی ئەنێرێتە هەڵەبجە حیزبی دموکرات نیرو 800 نەفەرەکەی لە بەغەڵدەسی ئەم نیروە کە خۆی نردویەتی هەڵەبجە تێت خواحافیزی کچیان لەگەڵ ناکە نایێت دیدارێکیان لەگەڵ بکە لە تاوێرەوە کە دائەبەزێ لە پشتی ئەنەبی کۆنەوە واردی ئەحماوا ئەبێ ئەنەبی کۆن و هەڵەبجە 1 کیلومترە حیزبی دموکرات تۆ چۆن بەشێک لە نیروی خۆت بەرگری خۆت خانەوادەی خۆت کە تا دوێکە نانیان بۆ کردووی بە شەو و ڕۆژ بەسەر شاخیانەوە بووی نیوە شەو کردوتە بە دەرگاکانیانە نانت خواردون چایت خواردون ئیستا چۆن تۆ بە 800 نەفەرەوە تێی لە 500 متری و 1000 متری ئەم نیروە کە خۆت خستوونتە ناوی ئەم دوو زەخی شیمیاییەوە ڕەت ئەوی خواحافیزیان لێ ناکەی ئەمە کاک تا ببەخشە ئەم نوکتەیە کە خەریکی جنابەت ئێژیتی ئەمانە ساڵهای ساڵ بەسەر لادێکانە خاکە کوردەوارە داگیرکریاگە لای کۆرپۆرێشنە عێراقیوە نانەخۆن لەسەر سفرەی ئەوان هەڵەسن دانیشن تا ئەم دەقیقەوانە کۆیە ملیان پانە و کردگەسە و 1 لەحزەکاریان نەکردگە ئەو وەنەکارە موسبەت بۆ ئومەتە کوردیان نەکردگە لە فەحشا
لە فەساد لە کوشتنم ئینسانە کوردی هاوکارە دەوڵەتانە منتەقە بووبن وەکو ئاوی خواردن تێنە ناوی خیابانەکانی کۆیە و ئەڕۆن کەس لێیان ناپرسێت تۆ ئەو وەختە بۆچی ئاوڕێکە بە دیارە خەڵکە هەڵەبجا نەداوە بۆچی ئەو وەختە تۆ بەرت بم موسیبەتە نەگرت لە ڕۆژی 15ەوە کە ئەرتەشە ئێران نێتە ناوە ئەرتەشە ئێران مقاومەت لە بەرامبەریا سوورەت بگرێت تۆ ئەم کارتە بۆ نەکرد بۆ نەتدا لە ئەرتەشە ئێران تۆ ئەم اتفاقەکە و چۆن توانیت نیرویە شەڕکەرە ئامادەیە مەیدان چۆن توانیت بۆ ئەو کوردەی کە تۆ مدعی بووی ئەسلحەت بۆی دەستکردگە بهترین موقعیت بوو تۆ گەورەترین مانۆڤرە سیاسی و گەورەترین دەستکەوتە سیاسی بۆ مەشروعیەت و مەحبوبیەتە لە ناو زەهنە کووردا بوێت تۆ هیچ کارێکە نەکرد دەرچوویت پێت نییە بەسەر جنازایان و دەرچوویت حیزبی دموکرات ئیستا ئینسان حەیرەت ئەکات تۆ چۆن بە خیابانەکانە ئەم سەرزەمینە ئەتوانی بڕۆیت ڕێوە چۆن ئەتوانی قسە بکەیت چۆن ئەتوانی دام و دەستگا بوێ چۆن ئەتوانی بخۆی چۆن ئەتوانی ئیدعا بوێ بۆ ئەم مەردەمە ئێوە تیکە تیکە ناکەن ئێوە ئەم مەردمتانە خستە ناوی پلانی خەبەرتان پێیان نەدا نەتانوت چۆڵیکەن ئێوە بەسەر جنازەکانە ئەم مەردەمە باستاندا 800 نەفەر نیرود بوو لەم 800 نەفەرە 50 نەفەر ئینسانە کوردی و پێشمەرگەی ئەم سەرزەمینە یعنی سەربازە وەتەنی تیا نەبوو خۆی مقاومەتکە خۆی وەکو سەربازە ژاپۆنیەکە وا لە دوورگەی ڤێتناما کەوتبوو 28 ساڵ جەنگە جەهانی تەواو بوو بۆ مقاومەتیە کرد یەک نەفەرە مقاومەتیە کرد تا دەوڵەتە ژاپۆن چووە هاوردیوە یەک سەربازە ژاپۆنی چۆن لە ناوە ئێوە گەڵ دەڵپنە درۆزنە جەردەی ئینسان کوژە جنایەتکارە سەکتە حیزبی ئێوە چۆن ئەم ئیدعا بەرامبەر بە مەردەمە کورد ئەکەن و ئینحساراتتان کە بەسەر جنازە ئینسانە کوردی و پاتانیا هەزاران ئینسان ئاوارە بوون بەو شاخانە بە مەئاسات و بە شیمیایی و بە برسیەتیوە چۆن ئێوە بەرگریتان لەو مەردەمە نەکرد ناوە خۆشتان ئەنێن پاریە زەرانە کوردستان ئێوە چۆن ئێوە هیچ دادگایەکتان مەترەح نەکرد هیچ تاریخێکی شەفافتان لە خۆتان نیشان نەدا بێجگەلەوەی تاریخ ئێوە پڕە لە جەردەیی پڕە لە جنایەت پڕە لە تەوتە ئەبەر عەلەیهە ئوممەتە کوردی ئێوە هیچ کەس ناپرسێ لێتان بێشەرەف ئەگەر سەرزەمینە کوردەوار و ئەگەر ئوممەتە کوردی عاملە ئینسجامە ئێوە نییە عاملە ئینسجامە ئێوە چییە ئێوە چۆن یەک ئەگرن چۆن ئەڕۆنە ناوی یەک چۆن یەک نەفەرتان ئەوێتۆ 10 نەفەر عاملە ئینسجام چییە بۆتی هەڵبژێرم پورە دەوڵەتە ئێرانی پورە دەوڵەتە عێراقی ئەسلحەی دەوڵەتە ئێرانی ئەسلحەی دەوڵەتە عێراقی ئوردوگای دەوڵەتە ئێرانی ئوردوگای دەوڵەتە عێراقی بێشەرەف ئێوە هیچ عاملێکی ئینسجامتان نییە ئیمڕۆ ئەو جێگەی کە تۆ ئێشێ نیروی لێ بگری خۆت خەریکی بۆمبارانیەکەی خۆت تەکە ڕامکردنە مەردەمە کووردا بۆ دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە عێراقی و دەوڵەتە سووریە یا هەمکاری تۆ چۆن ئەتوانی بەناو ئەم مردمە ڕاحەت بێت و بڕۆی ئەگەر مردم سەمومەن لە دەستیاوێت ئەگەر مردم بزانێت تۆکەی ئەم مردمی ئێمە وا بەنج بووگە گەوج بووگە بەدەست ئێوە گەوج بووگە بە تەبلیغاتە ئێوە گەوج بووگە بۆ حەج کەسێ سوعال ناکایسە تای خۆسرەوی ئەپرسێ 1000 متر لە یەکتری دوور بوون نیرو وەفادارە خۆت بوون نانە ئەوانت ئەخوارد بۆ ئەوانە جێهێشت و دەرچوویت بێشەرەف بۆ وا لە بیر تا وەختێ گەرەکت و نەمایشە کێ لە شین بدەی لەمە ڕاسانەکە وتون نارنجۆکیان دەرهاورد سرود نیشتمانیان خوێند نارنجۆک وێسیان و بەسەر کوژیاگەکان و سرود نیشتمانیان خوێند و ڕوێن فیلمە سینەمایی بوو ئەی بۆ لەوێ نەڕۆشتنە سوراغە ئەو نیروهای بەدبەختی گیر کردەگە کاکفێمان ئیسە بەمەکە تەقێنم ئیسە چاو لێ بێ بەمێکە تەقێنم کە تا ئیستا باوەڕ ناکەم بەنی بەشەر دەنگی ئەو بمەی بیست پێ بەڵام پێش ئەو بمەیکەی تەقێنم تەوەجۆ بەمە بکە کاکفێمان ئەمەی کە ڕوویدا نیرو حیزبی دموکرات بە هاوکاری بەرەی کوردستانی و بەتایبەت ئەو بەشە بوو بە بەشی یەکێتی نیشتمانی هەدەفمەند بوو لەسەرەوە لەلایەن قاسملۆ جەلال تاڵەبانیەوە ئەم پلانەدار ڕابوو
هەر بۆیە یەکێتی کەوتە بەشی هەڵەبجە و ئەو بەشەی کە حیزبی دموکراتەیە ئیسا ئالێران نیشانیەدەم. کاک پەیمانی حەیدەری بە پلانی هەموو کەسوکاری ئیسا ئەو دوو نەفەرە ئەزانن و ئەوانەی کە تۆزێ سەریان لە سیاسەت و لە نزیکەوە شاید بوون ئەزانن بە پلانی جەلالی تاڵەبانی و پێش لە جەرەیانی هەڵەبجە چەند ساڵ پێش لە جەرەیانی هەڵەبجە بە پلانی جەلالی تاڵەبان قەستم لەمە چییە؟ قەستم لەوەیە کە بزانی ئەمانت چەندە هاوکاری یەک بوون لەسەرەوە. وەلی کاکتا یەک چ لەبیرت نەچێت وەختی ئیژی بە پلانە جەلالە تاڵەبانی جەلالە تاڵەبانی مهرەیەکی تێ هەڵگریاگە دەوڵەتە ئێرە ئەزانم ئجازە بدە ئەسا ئێرادەیەکی لە خۆی نییە غەڵەت ئەکا کارێک ئەکا بزانە کاکتا ببەخشەها ئجازە بدە با مردم بفەهمێ ئاخر دەوڵەتە ئێرانی ساپۆرتە جەلالە تاڵەبانی ئەکا 50 دانە جاسوسیشی بەسەری هودانیاگە کە ئاغای جەلال تاڵەبانی جاسوس دووجانەبە نەوێ چاوەکەم جەلال تاڵەبانی ناتوانێت هیچ کارێک مەخفی ئەس چاوە دەوڵەتە ئێران بکە. ئەزانم کاک پەیمان ئەمەیان مربوط بە خودی کوردە لە ناو خۆیانە دوو کەس بوون کەسانێک بوون کە هەرچی نهێنی و ڕاز و نیازی تاریخی حیاتی جەلال تاڵەبانی بوو بەلایانە بوو یەکێکیان عەبدوڕەحمانی زەبیحی بوو یەکێکیان حامید بەگ بوو. ئەم دوو نەفەرە بە عەکسیەوە چقڵی چاوی قاسملۆ و حیزبی دموکراتی کوردستانی ئێران وە خۆیان ئەڵێن بوون. ئەم دوو نەفەرە بە وەسیلەی جەلالی تاڵەبانی و قاسملۆ لە زمانێکا کە یەکیان گرتو بوون بە متحیدی یەک لە ناو بردراون هەردووکیان کە من لەسەر ئەمانە ئەتوانم مهم نییە بەهەرحاڵ ئەمە مهم نییە باسی هەڵەبجەز ئەمە ڕەبتە بە هەڵەبجەوە. کاک پەیمانی حەیدەری ئیستە تێمە سەر ئەمە و من ئیتر قسەیەکم نییە یەک سوال ئیتهام نادەین یەک سوال لە حیزبی دموکرات دەکەین ئەو شەوەی مەسەلەی کۆمەڵەمان وەساندووە وتومانەبە کۆمەڵە خۆی بێت تۆزێ بە ئیسەیج ئەوە تا هەر لەم لایڤا ئێعلان یەکەم کۆمەڵە خۆی بێت جواب داتەوە ئەگەنا باوەڕ بکەن بمی ئەوانی جێتەقێنم. ئێستا ئەو نیروای پرسیار لە حیزبی دموکرات و خەڵکی کوردستان یێخە بگرن بەم نیروە ئەو نیروای کە واردی پایەگاکانی عێراق بوو ئەفسەری عێراقیان لەگەڵ بوو یانا لە هەڵەبجەوە ئەفسەری ئێرتەشی عێراقیان لەگەڵ بوو یانا کاکتا پەلەمەکەم ئەخمە خۆم گێژ بووم کێ ئەفسەری ئەرتەشی عێراقی لەگەڵ ئەو نیروە ئەو نیروەی حیزبی دموکرات کە لە تاوێرەوە چوونەتەوە پایەگاکانی عێراق دەوڵەتی عێراق دەوڵەتی عێراق ڕەسمەن لە ڕەهبەری حیزبی دموکرات داوای کردووە کە بڕێک ئەفسەرمان لەگەڵ خۆتان بێنن یانا و ئایا ئەم نیروە ئەفسەری عێراقی لەگەڵ بووە یانا ئەم پرسیارەکەین ئێتهام نادەین کاکە ئێتهام نادەین ئەم داواکاریە لەلایەن دەوڵەتی عێراقەوە کراوە من پرسیارەکەم فعلا ئێتهام نادەم پرسیارەکەم ئەم نیروەی کە واردی خاکی عێراق بوو دەوڵەتی ببەخشە کاکتا جنابی سەخرێکی شاهدی ئەدەی پرسیار ناکەی پرسیارەکە من ئەیکە مەزانی بۆ چوو نەتوانین جوابەوە بداتەوە بە یەک کەلمە بژین نه وەێ وەختی تۆ شاهدی و بە چاوە خۆت دیکتە جەنابە ئێژی من بە چاوە خۆم دیگمە و نیرویان تەکابووگە و ئەفسەران نەموت دیگمە بەڵام کاک پەیمان من ئێتڵا هەست ئەمە من هێشتومەتەوە بۆ دۆری دووەم من سوالەکەم ئیسا ئیجا ئەگە جوابیان نەداوە من ئەیڵێم کاکە جواب نادەنەوە ئاغەیان جواو نادەت و کاکتا ئەمانە نە جواو ئەدەن و نە قەرارە جواو بدەنەوە ئەو سوالە کە گەرەکتە بیکەی بیکە
وەێ کاکتەها ئەمە دادگاس ئێمە ئیشی مشخص وێ مردم خەریکم بڕیار ئەدەن من لەگرا وەختی یەخە بەمانە ئەگرم تۆزی حەشەڕ پارتیزانی ئەدەن ئێژم تۆ لەو جێگە کە بۆ خوات مفیدە بۆ نایکەی خب ئەمە نیشان ئەدا کە تۆ هێزت گریلایە ساختە بوو گە دەسە خۆت و جامعە نییە دروستیان کردگی و تۆ کارێک ناکەی تەمامە کارەکان کە ئەیکەی پێت ڕاستپێریاگە کە ئیشێ وا حرەکەتکەی وا بکەی وا بچی ئیسە جنابە گەرەکتە نوکتەیە مشخصکەیتەوە جنابە گەرەکتە بێژیت ئەم نیرووە کە خەریکە ئەڕواتە دوا هامزەمان ئەفسەرە عێراقیشی واتەکە ئەمە ئیدعایەکە کە بەرەی کوردستانی خەریکەمانە واتە ئەبەرەوە ئەم نوکتەی جەنابتە خەریکە یەک هەزار بارە ئیسبات تاریخان تەبیعی جەلالی تاڵەبانی چوو قاسم لۆیج بەمە ئەزانێ و ئەم داواکاریانە لە ڕسمەن لەلایەن دەوڵەتی عێراقەوە لێ کریاگە و زمانێک ئەم دوو نیروەی کۆمەڵە و دموکرات یەکێک لە بیارەوە یەکێک لە دەرەتفێ سازمان دراون لەو کناری ئەرتشی عێراقا قەراریان گرتووە ئەمانە ارتباتاتی شەبانە ڕووزی نظامی هاوکاری نظامیان بووە یعنی ئەمە واقعیەتێکە ممکنە من معزرت مەس من تحلیل ناکەم کاکە ئەیکەم قسە کاکەم بیکەم فەرمواڵیان ئەوە خاصە ئاغاگیان قایق لە تەرەفی خۆ من هەرم کرد چون ئەمزانم کۆمەڵی نەیات ئەم تۆزە جوابە باتەوە قایق لە تەرەفی دەوڵەتی عێراقە و کۆمەڵەوە هاتوون بۆ کناری ئاوەکە بۆ نیروی کۆمەڵە ئەم قایقانە بەم شەرت و شروتە هاتوون کە نیروی کۆمەڵە جەماعەتی ئەفسەر لە ئەفسەرەکانی ئەرتەشی بیارە هاوکاری یەکەن بێنن لەگەڵ خۆیانە من بۆم ڕۆشن نییە ئەم ئەفسەرانەیان بۆ هاتووە یان نەهاتووە بەڵام ئەمە عینی واقع بووە و ئەفشا بووە باشە لەلایەن کەسێک لەو کەسانە و کە لەو سەرەوە کە ئەم داواکاریە لە حیزبی دموکراتیش لەلایەن دەوڵەتی عێراقەوە کراوە و دەوڵەتی عێراق دوو حاڵەتیەیە یا ئەوەیە بەرنامەکە کە ئەوەیە کە خۆیان ڕازی بوون هەڵەبجە نابوت بکەن بە هاوکاری بەرەی کوردستانی و دموکرات و کۆمەڵە و ئەوانەیش یا ئەوەی کە ئەم هاوکاریەیانە کردگە ئێمە ئیسە سوالەکەین سوال لەسەرتانە کە ئێوە هاوکاری ئۆمەرا ئەفسەرهایەک کە لەناو تەوێڵە و بیارا بوون ئەم سوالە لە حیزبی دموکرات ئەکرێ ئێوە کاکەگیان ئێمە سوال ببەخشە کاکتا من معزەرەت مەزیشی بەری پێ بگرم کاکتا بزانە بۆ ئەوەی کە ئێمە سابەتی بکەین ئەم نیروانە نیروهای مردمی نیەن بەرساختن احتیاجی نییە ئێمە هەر ئاسمان بەڕیسمانەوە ببەسین یا هەر ئەدلەیەکی زەعیفی شپێرین سەرکە کاکتا تا بەیانی قسە بکەی یەک ئەدلەی زەعیفی تێبخەی قسەکە خەریک خراوەکەی یعنی چۆن شتێک کە تۆ خۆت شەهادەتە نەداگە لەناو دەستخای ئستیخباراتی عێراقا نەوگی کاغەزەکە نەدیگە فەرمانەکە و چاوپێی نەکوت کە لە پای پیسیمەکە نەوگی وەکو شاهد ناتوانانی باسی کارە تحلیلە سیاسی کارە منە من وەختێک گەرەکمە سابەتی بکەم ئەم نیرووە کە نیروویەکی گریلاییە هیچ کام لە دیسیپلینەکانە گریلایی نییە تۆ ناتوانانی بەمە بێژی نیروویەکی دەرهاتگە لە دڵە مبارزاتێک کە گەرەکی خۆی گوستەردە بکەوە کەس بە قدرت بکە کەس بە قدرت ناکە مردم مەشغوڵەکە و لە خلالە ئەم مەشغوڵکردنە مردم فاسد ئەکا بزانە کاکتا هیچ نیازێ ناکە من دیگمە ئەکسەرێتە مردمە ئێمە یە سری داستان تعریفەکەن و مەسەڵەن مثال دەم ببەخشە من فەرمایشات جنابتم کرد کابرا لە ئەوڵ و گەرەکێ دەست بکە بە هەڵەبجێ ئاوا دەست پێکە ئێمە سابقەی سەدام حوسێنمان ئەزانی سەدام حوسێن لە هەر کوێش کەستی خوارد لێ و دووە هاتوو دەسە خراویەوەشە بابەجان تۆ هەر لەگراوە خەریکی دەسە هەرچی جنایەتە ئەی شۆریت پاکیەکەی تۆ لۆتفەن تحلیل سیاسی مەکە لطفاً مەڕۆناوە ئەو تحلیلەی کە اشتباه خەریکی پێمان ئەمە خەبەرەوە بووە موجودە شایدەیە کیوت کسی کاکتا ببەخشە تماشا کاکتا ببەخشە من بۆ دیسیپلین دادگاکە ئیشی بۆ مشخص وێ و من هەر خەبەرێک کە زەعیف وێت
زعیفێ دروسە ئێمە خەریکین ئەمانە محکومەکەین بەڵام هەر کەسی ئەدل لەمە کاکتا من لە توو لە ڕۆژە کاورا هەست 20 خەبەرم بۆ هەنێرێ کاک پێمان من شهادەتم نەداوە ئیجازە فەرموو من شهادەتی ئەوەم نەداوە وتومە سوالەکەم وتومە سوال مەکە ئەزانی بۆ کاکتا تماشەکە من بۆ سوال لەم حیزبانە ناکەم سوال کە ئەەکەم لە ئەفکار عمومی یەکەم ئەم حیزبانە نەجواوە تۆ ئەدەن و مەدرەکسازیش کارێکی نیە کاغەز دروستکردن و مهرەپاینیان خۆ کارێکی نییە جوولەکەی جەهانی بۆ من و تۆ 1 ملیۆن کتێوی چاپ کردگە تەمامە ئەم ئیمپراتوریەتە مشتێک کتێوە حەجێکی تر نییە کاغەز دروستکردن خۆ کارێکی نییە کاکتایە هەورامی ئەمانە بەڕاحەتی ئەوەی کە تۆ ئەتوانێت بە نەتیجە بگەێنێت کارەگاهیە کارەگاهی یعنی تۆ ئامدائنی و بەڕەسی ئەەکەی ئەمە ئەخوا بەکوێ بۆ من لە ئەوەڵ و تاریخچەیە لە شەڕ گریلایم تعریف کرد بۆ کردم وەختی من سیاسەتەکە ئەنام ئەمانە بەعسەکەمەوێنی بەوە ناخوا دێ ئەمە بوو بەوە ناخوا تەوەجۆ بکە کاکتا سێرکە من گەرەکمە نوعیەت دادگاه مەترەحکەم هەر سوالێ لە دادگاه مەترەح ناوێ هەر شتێک ئێراعە نادرێ بە عنوانە دەلیل بزانە دیۆکە ئینسانێکی فرفر محتەرەم ئینسانێکی گەورە تەشریف یاوردووە ناوی دادگای 15 کاک ئیسماعیل بەڵخەیی کاک ئیسماعیل بەڵخەیی حادسەیەکی بغایەت تەئەسفبار لە جنایەتێک لە سانیەکە تعریف کردەوە کەسن حیرەتی کە من خۆم نەفەسم لە سینا حەبس بوو وەخت و بخنکێم بەڵام کاکتا ئەو فەرمایشاتە کە کاکە کردی کە بریا گەسە دادگاه لەسەر ئەو لەختە لە هیچ دادگاهێکە لە جەهان سەدام حوسێنی پێ محکوم ناکرێت بۆ کاکتا بۆ خاتری ئەوەی جەنگ شەڕ جۆرم نییە ئەسن خودە شەڕ جۆرم نییە تەوەجۆ بکە وەختی تۆ شەڕ جۆرم نەوێت لە شەڕا تۆپ و تانک و تفەنگ و بۆم منفەجەرەوێ لاشە تیکە ئەوێ هیچ دەوڵەتێکیش ناگرن بیوەنە دادگا بۆ خاترە شەڕ یەک سری پرینسیبیان تعریف کردەسەوە بۆ شەڕ ئەسیر کوژی مەکەن لە ئەسلحەهای مەمنوعە و کوشتارە مردنی ئەکا ئەستفادە مەکەن چەکە شیمیایی چەکە ئەتومی بۆمب ناپاڵم بۆمب خوشەیی لەمانە ئەستفادە مەکەن چون ئەمە ئینسان کوژیە تەوەجۆکەی ئەمانە پرۆتۆکۆلن ئەتوانن بیخەنە ژیرە پێ و کاورایش ئەسن بەلای و مهم نەوێ بزانە کاکتەها لەگرا تۆ ئەوێنیت وەختی کاک ئیسماعیل بەڵخەیی ئەوەنە دادگای سەدام حوسێن نەمایشە محاکمەی سەدام حوسێنە فقط دانەیە هەڵبجێ بچێ قسە بکات و خەڵکی بگریت و ولین منجەر بە محکومیەتە سەدام حوسێن لەسەر قەزیە هەڵبجە ناوێت چون قەزیە هەڵبجە زەمانێ مهمە کە دەربکەوێت ئەمە جینۆسایدێکی سیستەماتیکە نەوەی کە کاورا بێژە من قاچە بڕیاگیشم چاو پێکەوت کاک پێمان جەناب دادگا و من سوال ئێژی سوالەکەت بەجێ نییە باشە دیسان بەجێ نیە زەعیف زەعیف نییە ئیسە هەم جواب من سوال مەترحەکەمەوە من ێژەم کاک پێمان جێگای حیزبی دموکرات من ێژەم دادگا حیزبی دموکرات جواب بداتەوە نیروی ئەرتەشی ئەفسەری عێراقی لەگەڵ بووە یان نا من جواب دەدەمەوە کاکتا من بەجێ حیزبی دموکرات جواب دەدەمەوە جواب بدامە نا دەی بێزەحمەت تۆ بە رادیۆ بە تەلەڤیزیۆن بە یەکێتی بە پارتی بە حەسەک بە هەمێ حاجی مەحموود ئێعلامت کردووە 800 نەفەر نیروم لەم مەسیرەوە ڕەتکە ئاماری ئەم 800 نەفەرەی کوردی پێشمەرگەی خۆتم پێ بە بێزەحمەت پێم بە بێزەحمەت ئەگەر ئەو 800 نەفەرەی نایدەم کاکتا ئەجازە فەرموو نایدەم ئەزانی کەی ئەمانە ئەیدەن وەختی ئەسلحەکەنیا بنە ملیان ئەو وەختە ئەیدەن بزانە کاکتەها هەدف ئەم دادگاه ئەمەسە ئەفکارە عمومیە مردم پابلیک ئۆپینیۆن ئشراف پەیاکات بە جنایەتی کە بەرعەلەیهی کریاگە وە کەسانی وە سازمانهایە کە تیا شەریک بووگن ئەفکارە عمومی وەختی بڕیاری محکومیەتیانیدا ئەو جایی خەیان ئەگرێ وەختی مردم تەپیدا کۆیە دموکراتی گرت
دموکرات مجبور ئەوێ ئەو سوعالی تۆ جواو بات و ئیستا جواوی ناداتەوە. کاکتەها ڕوبەڕوویە ئێمە حزب دموکرات نەوێسیاگە، ڕوبەڕوویە ئێمە ئەفکارە عمومیە جامعەی ئێمە وێسیاگە. ئەمانە ئەفکارە عمومیان بوو مهم نییە. بزانە ئیستا حکوومەتە هەرێم ئەسڵەن بۆی مهم نییە ئەم دادگا ڕواتە ڕێوە، وەلێ ئەزانی کەی بۆی مهم ئەوێ وەختێ ئەم دادگاه نەتیجەی مشخص کرد لە شارە هەڵەبجا خەڵکی کەوتە تەکان ئەم دەفعەی بەجێ ئەوەی کە خەڵک بێتە خیابان، بێژێ کواموچە خەڵک تێتە خیابان و فەریاد ئەکێشێ جنایەتکاران ئێشێ بگیرێن، حکوومەت جنایەت ئێشێ ساقط بێت. ئەو وەختەسە حەلیم تەکان ئەداوە خۆی یا دەرەچێ یا لەگەڵ مردما شەڕەکاو لە بەرامبەر مردما ئەویسێت کە مردم تیکە تیکەیان ئەکەن یا مەجبور ئەوێت بێت بە زەکی بکات و بیگۆڕێت. بزانە کاکتەهای هەورامی ئەبزارە دەسە تۆ لە مبارزەی سیاسیە هەروواکە دەوڵەتە ئێران دەیان شەبەکەی تەلەڤیزیۆنیە داخەڵی و خارجی هدایەتەکە کە ئەفکارە عمومی بژڵەژێنی 150 تەلەڤیزیۆنە هەرێمە کوردستان ئەفکارە عمومی ئەژڵەژێنی، خەڵکی هەرێم بگرە بەریدە وەکو کەشە قەیتان ئەڕواتە سەری جێگەی خۆی، ئێژێ موچە، ئێژێ فەساد، ئێژێ پارە، ئێژێ گەندەڵی. دە ڕادیکاڵتەرین حاڵەتا دەرمەوردە هەڵەبجە ئێژێ دزی. تۆ تەوەجۆ ئەەکەی ئەمە دەرئەسەرە کێ بووگە؟ پرۆپاگاندای جنایەتکاران بووگە. خب هەدەفت تۆ لە شرکەتکردنە لە دادگا چییە؟ هەدەفت جنابت ئەوەسە ئەفکارە عمومی شەفافیەت پێیاکا کە تەسمیم بگرێ، تەسمیمی کە گرت واکنش نیشانەدا. وەکو کەی؟ وەکو مەردەمە فەڕەنسە کە لە پشتە ئەرتەشە فەڕەنسە بوو و ئەرتەشە فەڕەنسە بەناوە غورورە ملیە مەردەمە فەڕەنسە وەحشەتناکترین جنایەتە شکنجەی بەر عەلەیه ئەلجەزایریەکان ئەکرد و بعد مردم فەڕەنسا کەزانی وتی ئەمانە لە گشتاپۆ و ئس ئاڵمانە نازی پیسترن و ئێمە بەناوە ملەتە فەڕەنسەوە ئەرتەشە فەڕەنسا غەڵەت ئەکا جنایەت ئەکا. سەرکە کاکەتا ئەگەر مردم کورد بەم نەتیجەگەی ئەحزاب بەرساختەی دوژمن بەناوە کورد و ملەتە ئێمەیان بەرەو جینۆساید برد، سەرزەمینە ئێمەیان نابود کرد، کوڕەخاسەکان کوژیان. تەوەجۆ بکە عامڵ فەسادە ئەخلاقی، فەسادە اقتصادی، فەسادە سیاسی ئەمانەنە ئەو وەختە خەڵکە کوردەوار و ئەم ئەفکارە عمومیە قاشەنگ ئەیان خاتە منگنەوە و ئەیان هاڕێ. ئیستا کێ شکل دەهەندەی ئەفکارە عمومیە جامعەی کوردەوارە؟ تەلەڤیزیۆنەکان، ڕۆژنامەکان، ڕۆژنامەوان، فعالینە حوزەی فعالیەتە ژینگە پارێزی، جامعەیە مەدەنی، فعالە سیاسی. 5 نەفەرەکە دیگە لە زاخ و گرتگیانە لەسەر موچە ئەوانە مشتێ ئەنتەرن، نە مبارزن، نە ئینقلابی، نە فەلسەفەی ئینقلابیان وابێ، مشتێ ئەنتەرن. ئەمانە هەماهەنگ تەکە حاکمیەتە ئەفکارە عمومی دروست ئەکەن، پەکەکە، پارتی، یەکێتی، کۆمەڵە، دموکرات، حسگ، ئەحزابە ئیسلامی هاوکاتەکە یەکتریا زەهنیەتە مردم دروست ئەکەن. ئەم زەهنیەتە کاو لەسەر تۆ ئیوێنیت. بۆیە ئەفکارە عمومی ناتوانێ واکنش نیشان بە. مردمە کورد جنایەتە دنیای لە حەقا کریاگە، سەرزەمینی خوریاگە خۆیشی هەڵە خاتەوە بە دیارە دوژمنەکانی. بۆ وای پێاتکە چون مردم لە پرۆپاگاندای دەوڵات شکستی خوارد. مردمەکەی تر خۆی نییە، عەلی نییە، عەلی ڕووداوتی بیە، ئەحمە نییە، ئەحمە نارتیە. تەوەجۆکەی هەمان قسە کە پارتی و یەکێتی و حەسک و ئیسلامی و جمهوری ئیسلامی و دەوڵەتە عێراقی و تورکیە گەرەکیسی تکراری ئەکەنەوە. ئەوە ئەم ئاغا بە ناوی عوسمان هەورامی نووساگێسی ئەو کابرایە باسی چی دەکات؟ دموکرات چەند جار شێرشیان کردووەتە دەرەتوێ و دیموکراتی شکاند و نەوپەڕی شەڕیان کرد تا ئەو کاتەی ئازەکوێر شەهید بوو چونکە پاسدار بە ئەندازەی سەق لێیان دەترسان و کاتێکیش
ئەوە باسمان کردووە ئەوە لە هینی ئەوڵە لە مەرحەلەی ئەوڵە جەماعەتی هێزی شا و شەڕێکیان کردووە من لە لایوی پێشوە باسم کردووە کاکتەها ئەنچ کە لە شەهادەتە جنابەت هاتە دەرۆ با من دەستەبەندی کەم کە سەرمان لێ نشێوێ جنابەت شەهادەتتدا حزب دموکراتە کوردستانە ئێران ئەکسەریەتە قوایە شەڕکەرە گریلاییە خۆی لە خاکە کوردستانە ئێرانە کێشاوە دەرۆ من کە ئێژمی ئەدەبیاتە حیزبی خۆیانەها ئێمە پێی ئێژین کوردەواری داگیرکریاک لەلایەن کۆرپۆریشنە ئێرانی جوولەکەوە جنابەت شهادەتتدا ئەمانە تەجمیعێکی نیروی 800 نەفەریە نیرویە شەڕکەرە مسلحە ئامادەی مەیدانیان هەست لە ئەوەڵین بەرخوردا کە نازانن و دەستور فەرماندەهی نەهات کە بۆ دفاع لە گیانە خۆیان تەکە سپای پاسدارانە دەرگیر ئەون کوشتەیەکی 75 نەفەریشیان لێ ئەسێنن تا ئەگرا دروست بوو دروستە جنابەت شەهادەت ئەدەی کە ئەمانە نیروەکانە خۆیان خانەوادە و عیددەی لە نیروەکانە خۆیان کە نێنە ناوی ئەم بەشە قودرەتە نظامیە ئیگنۆر ئەکەن پاڵیان پێوانێن کە دەوڵەتی ئێران بیان واتە کە بەری کوردستانیە بە بەردەمە ئەمانەوە بەسەر جنازەکانە خەڵکە هەڵەبجەوە ئەمانە شەڕیان نەکرد نەبوو بەعس نەبوو شخصیەتە خۆیان نەبوو مەشروعیەت نەبوو کەسب مەحبوبیەت شەڕیان نەکرد 800 دانە نیروی شەڕکەر 50 نەفەر سەربازە کوردیانتیان نەبوو لەگرا ڕۆحیە مردمدۆسی و خاکە کوردەوار بێتە ڕێگەی وە بڕواتم بەرەی شەڕۆ بەڵکو گشتیان قنیان قوچان و لە ژێرە سایەیە ئەمنیەتە دەوڵەتە ئێران و عێراق بە هاوکاریە حسک بە سەلامەت لە منتەقەیە شەڕ بەسەر جنازەیە ئومەتە کوردی بازیانداوە دەرچوون ئەمە شەهادەتە جنابەت بوو کافیە ئەمە نیشان ئەدات بەرەی کوردستانی حیزب دموکرات و ئەحزاب منتەسەب بە کورد لە کوشتن مردمە کووردا لە هاوردنە کارەسات و جینوساید بە مردمە کووردا تا بە ئەم دقیقە موفق بووگن فرە موفق ئەمەلیان کردگە تەبریک ئەگرن و جایزە ئەگرن و پاداش ئەگرن لە ئەربابەکانیان بوویەتە ئەم دقیقە ماگنەوە خەڵکە کوردەواریش نائاگاه بإطلاع لمشتی جنایتکار جردەیە بالفترە جنایتکار بێشەرەفە تحت ناوە ئەندامهای حیزبی خب تا ئەگرا ئێمە فای لە حیزب دموکراتمان کردو حیزب دموکراتە کوردستانە ئێران بە بێخەبەری و شەڕ نەکردن نەدانە خەبەر بە مردمە هەڵەبجە و شەڕ نەکردن و دفاع نەکردنە لە مردمانە سەرزەمینە کوردەوارە مجرمە و دەسی هەز لەم جنایەتە هەر وەکو بەرەیە کوردستانی ئەوە پەیوەندە بوو کە جنابەت کردێتەوە دەستان خۆش بێ ئەگەر فەرمایشێکتان هەست کاکتەها تەکمیلی بکەن ئەو بەشەیش کە بەر بە ئێوە گیریا پرینسیپە دادگا واسە من لە دیبەیتەکانی ترۆ لە دیبەیتەکانە ترۆ کە دادگانیە جنابەت ئەتوانی تەشریف بێری مەشروع تحلیل سیاسی خۆت بکەی ئاگەشتە بە خاتراتە خۆتی بکەی و بەحسی بکەی لەگرا ئەفکار عمومی نەزەر ئەدا و ئەفکار عمومیشێ زەلال ڕوون بزانێت چۆن نەزەر ئەدا بەڵێ ئەلبەتە من هەر ئیستەیج خۆ دەنگەکەم هەر سوالم کرد جەنابەت دیژی سوالەکە بەرحاڵ هین نییە بۆ دادگا جێگەی خۆی نییە من هەر سوالم کرد سوالەکەی جنابەت ئتهامم نەداوە يعني نموتوا حتما اتهامش بدەی کاکەیان اتهامیش بدەی کاکتەها سوالەکەی شت بەجێست بۆ ئەفکارە عمومی سوالە قەشەنگێکە ئەمە عەرزم کردی مەدرەکسازی فرە ڕاحەتە کاغذ دروستکردن فرە ڕاحەتە نەوتن فرە ڕاحەتە ئەمە سوالی نییە مردم لەسەری بوێسی ئەزانی کامە سوال مهمە کە مردم تەپەداتە سەری تۆ چۆن بەسەر جنازەی مردم بۆ دەرچوویت تۆ کە نیرویە مردم بووی ئیدعات کرد نیروی ئەم سەرزەمینیتە ئەم خاکیتە بۆ تۆ چه فەرقێکەکە هەڵەبجەی وێ تەوێڵەی وێ خۆتۆ نانە ئەوانە خوارد یا مەریوانی وێ چه فەرقێ بۆ من و تۆەکە ئەگەر ئێمە کوردین و کوردەوارین و ئەمە سەرزەمینە کوردەوارە بۆ تو چه فەرقێکەکە چۆن توانیت بەسەر جنازەی ژنە هەڵەبجەی و مناڵە هەڵەبجەی و پیرەژن و پیرە پیاگا دەرباز بوویت و دەربچیت کاورای فاسد جنایەتکار چۆن دەرچوویت ئەوش بەچی بە هاوکاری کەسانێک کە پردی زەڵمیان تەقاندووە و هەمووی شاری هەڵەبجەیان غەرقی دووزەخ کردگە لە تەعقیبە ئەم سوالە بۆ مردمە کوردەوار مشخص ئەوێت ئەمانە
مزوران دەوڵەتەکانە منتەقە مشتی جنایەتکارە بالفترن کە لە نابودیە ئێوە لە جینۆسایتە ئێوە لە گۆڕینە خوو تەبع ئێوە لە کۆچدانتان لە وەتەنتانە و لە تەسبیتە دەوڵەتە عێراق و ئێران و تورکیە و سووریە ڕۆڵە سەرەکیان لە ناوە ئەم بەشەی کە کردیان بە قەومە کورد گێڕاند و ما بەقیە کوردەواریان حەپەلوش کرد و تورکیزیان کرد ئێرانیزیان کرد عێراقیزیان کرد و تەبدیل بووگە بە سنگێکی گەورە لە بەرپایە ئێمە. ئەمانە لە نۆکەری لە جنایەت لە شتێک کە ئەسڵن جنایەت جوابی ناداتەوە گووی سبقەتیان لەگەشت کەسێک بردەگەسەوە. کاک پەیمان من بسیار موفق بووگەن. گوشەکەم لاوام بێخەمە نەخواهشەکەم کاک تا شەوتان شاد ماندوو نەبن ئەگەر قسەیەکتان شەوێکی خۆش شەوتان شاد.